خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لەم بەرنمەیەدا گفتوگۆیەکی نزیکەی دوو کاژمێری دەکەین لەبارەی دوایین گۆڕانکاریەکانی پرۆسەی ئاشتی لە تورکیا. دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کۆنگرەی خۆی ئەنجام داوە و کۆمەڵێک بڕیاری داوە وا بڕیارە بە میزیکانە بڕیارەکانیشی ڕابگەێنێت. ئێمە باز لە کۆنگرەی پەکەکە و ئایندەی پرۆسەی ئاشتی لێکەوتەکانی ئایا پرۆسەکە سەردەگرێت کاریگەریەکانی لەسەر پرسی کورد لە تورکیا لە ڕۆژاوە لە هەرێمی کوردستان. ئەم پرسان لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا ئەحمەد سیروانی و کاک ئەنوەر حسێن و دکتۆر سەلام عەبدولکەریم قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین، زۆر بەخێر بێت. دکتۆر سەلام ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی بینە سەر ئەو کۆنگرەی کە پەکەکە کردوێتی، دەمەوێت سەرنجی بەڕێز بزان بەسەر پرۆسەی ئاشتی ئەو پرۆسەکردنەوەیان پەکەکە و تورکیا یاخود بڵین کورد و حکوومەتی تورکیا چەند جار بەڕێوە چووە، ئەم جارە جیاواز چیە لەگەڵ جارەکانی پێشوو؟ بەناوی خوای گەورە میهرەبان سپاس و ڕێزبووی بەڕێزوە بۆ سڵاو ڕێز بۆ بینەران و بیسەرانی کەناڵەکەتان. بێگومان سڵاو ڕێزش بۆ هەردوو هاوڕێی عەزیزم کاگەنۆر و مامۆستا ئەحمەد. زۆر بەخێر بێت. بێگومان ئێمە ئەزانین لە ینی مێژووی جوڵانی و ڕزگاری خوازی کورد لە باکووری کوردستان و لە سەرهەڵدانی خەباتی چەکداری پەکەکە و پێشتریش خەباتی سیاسی و لە نەوەدەکان هەوڵی جەنابی مام جەلال کە میهانگیری کردووە هەوڵێکات هاراوە بۆ چارەسەرکردنی پرسی کورد بە ڕێگەی گەشتیانەکە ئەو کاتە تۆرگۆ دۆزال سەر و کۆماری تورکیا بوو، بەڵام پاش ماوەیەکی کەم نەتوانرا جێبەجێ بکرێەوە. تۆرگۆ دۆزال نەوعەن ما ئەنی مردنێکی گوماناوی کاڵێن ژەهر خوارد کراوە کوژراوە ئەوانە بابەتەکە کۆتایی پێات لەسەر یەکەم جار لە 1993 لە 93 ئیتر بەشێکی ئەوە پەیوەندی بە مردنی وەزال و بەشێکیشی کە گوایە هەندێک لە قیاداتی پەکەکە هەندێک لە سەربازی تورکیان کوشتووە کە ئەوە وەکو هۆکارێکی ذاتی ئەویش هەر هۆکار بووە لە شکستپێنانی ئەو پرۆسێ، بەڵام بابەتەکە پەیوەندی بۆ بکە زەمینەسازی تەواو نەبووە، چونکە ئێستا بابەتی پرسی ئاشتی لەناو بڵێن چارەسەرکردنی پرسی کورد بە شێوەیەکی ئاشتیان لە تورکیا پێویستی بە زەمینەسازی زۆرەیە، قۆناغی زۆری ئەوێ لەبەرەوە ئەم بابەتە چۆتە ناو لە دامەزرانی کۆماری تورکیا و لە ناو تێڕوانینی دەوڵەتە، لە ناو تێڕوانی پارتە سیاسەکانە، لە پەروەردایە، لە زانکۆکانە، لە باخچی ساوانە، ئەنی نکولیکردن لە بوونی کورد وەکوونەتەوە لە پرسێکی ڕەواکە پرسی نەتەوەیەکە وەکوونەتەوەکان کە خوای گەورە دروستی کردووە نکولی لێکرێ. ئێستا ئەنی لەو قۆناغانەی پێشوو لە نەوەدەکان و لە دواتریش لە دەستپێکی 2010 تا قۆناغی 2015 هەروە ئاسانی ئێستا هەروە بابەتێکی ئاسانیە بۆیە پێشتر و هەوڵانە دراوە، بەڵام لە هەر قۆناغێکە لە هەر جارێکیانە بە هەر هۆکارێک لە هەردوو تەرەفەکەەوە نەگەشتە. بەس تایبەتمەندی ئەم جارە چیە؟ ئەم جارە لە 27 بڵین دوو جەلان ڕاگەنداویشی هەبوو کە داوای کرد پەکەکە خۆیان بۆشێنێتەوە چەکدا بنێ، ڕەنگە لە قۆناغی ڕابردوو و داواکاریە نەبوو بێ، ئەوە جیا ناکاتەوە لە قۆناغەکانی ڕابردوو؟ طبعاً هەر قۆناغێک تایبەتمەندی خۆی هەیە، کۆمەڵێک هۆکار و فاکتەر کارەکەنە سەر ئەو پرۆسەیە. ئەوەی کە ئێستا هەیە لە ڕاستیات جیاوازە، لە هەم بارودۆخەکەی جیاوازە، هەم ڕووداوە سیاسەکانی جیاواز، هەم فاکتەرەکانیشی جیاوازە، هەم تێڕوانینی پەکەکەش بۆ چارەسەری پرسی کورد گۆڕاوە و ئێستاش خۆتان ئەزانن بە دیاریکراوی لە دروستبوونی هەرێمی ڕۆژاوای کوردستانەوە کە پێدەشە درێژکراوی پارتی کرێکەرانی کوردستانە نەوعەن ما بە جۆرێکی تر و هاوپەیمانیان دەوڵەتی ئەمریکا پژیری لێکا نەوعەن ما ئەزمونێک لەوێ دروست بووە چەنە چوارچێوەی یاسایی خۆی وەرنەگرتو تا ئێستا لە دوار ڕوخانی ئەسەدەوە گفتوگۆ هەیە. بەڵام ئەوەی کە ئەم جارت لەوانی کە جیاکاتەوە بە تایبەتی ئەو گۆڕانکاریە تازەیە کە لە 7 ئۆکتۆبەر لە غەزەوە سەری هەڵداوە بۆ لوبنان و دواتر ڕوخانی سیستەمی سیاسی و ڕژێمی سیاسی لە سووریا کە بنەماڵی ئەسەد فەرمانڕاوە بن نزیکەی زیاتر لە 6 ساڵ و ئێستا بارودۆخێکی تازاتۆتە ئاراوە تورکیا پێویستی بە چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی خۆی هەیە بۆی بتوانێت سەدەی دووەمی دامەزرانی کۆماری تورکیا کە ناوێنێن سەدەی تورکی بێوێ بە شێوەیەکی بەهێز لەسەر ئاسی جیهانی ڕۆڵ ببینێ و لەسەر ئاسی هەرێمیش ڕۆڵ ببینێ. و ئێستاش بۆ خۆتان نەزان سووریا کە ڕووخاوە دوو دەوڵەت یعنی سوودمەندی سەرەکین کە ئیسرائیل و تورکیایە و ئێستاش بەرێکەوتنەکان لە ناو سووریایە، ینی نفوزی تورکیا و ئیسرائیل بەرێکەوتون بەشێکی پەیوەندی بە وەرەقەی کارتی کوردیەوە هەیە. تورکیا ئەوێ بۆ ناوخۆی خۆی کە ینی زیاتر لە 50 ساڵە خەباتی سیاسی و چەکداری هەیە، خەباتی پەرلەمانی هەیە لە هەدەفەوە داگاتە دەم پارتی ئێستا ئەوانەش هەمووی بارودۆخی سیاسی ئاڵۆستر کردووە، ئۆپۆزیسیۆنی تازات و تاراوە هێزی تر هەڵکشاون
و پارتی داد و گەشەپێدان گۆڕانکاری زۆر لە ناوخۆیان ڕوویاوە ڕاستە ئەردۆگان تاوکێسە سەر و کەمار و پارتەکەی لەگەڵ پارتی نەتۆپەرسا مەسەلەن زۆرینەیان بەدەستێنا و بەشێکی زۆری جونگەکانی حکوومەت بەدەست ئەوانەوەیە زۆرینەی بەڵام تورکیا و ئەردۆگان خۆی یعنی کارنامەی ئەوەیە کە ئەگەر بێوێت تورکیا ڕۆڵێکی گەورە ببینێت لەسەر ئاستی جیانی و لەسەر ئاستی هەرێمی پێویستی بەوە هەیە ئەم پرسە چارەسەر بکات بۆ کوردیش بەنسبەت پەکەکەشەوە تێگەیشتووە کە دائیمەن بژاردەی ئاشتی باشترە و زیاتر بە هەزارەها چەکداری لێ شەید و لێ کوژراوە ئابووری تورکیا ئابوووریەکە کە بەشێکی زۆری ینی مەسروفات و خەرجێتی زۆری بردووە جەنگ و نقطەیەکی زۆر بووە کە وەکو پاژنەی ئەخیل مەسەلەن وڵاتانی ئەمریکا و ئەوروپاوانە سوودیان لێبینی و پێگەی تورکیایان لاواسەر کردو ئێستا دەرفەتێک بۆ هەردوو لاتۆتە ئاراوە بە بڕای ئێمە هەم تورکیا ئەتوانێت قازان چکات لە چارەسەرکردنی پرسی کورد هەم کوردیش ئەتوانێت بە زەماناتی یاسایی چونکە ئەو بارودۆخە تازان هاتوۆتەوە کورد دەرفەتێکی کەمتری لە بەردەماماوە ئەو پانتایانە کەمتر بۆتەوە ئەبێ سوودی لەسەر قازانجەکان قسە دەکەین کاگەنەوە جناویش بەخێربەی دەمانێت سەرنجی بەڕێز بزانە سەر ئەو کۆنگری پەکەکە کە لە 5 بۆ 7 مانگە لە قەندیل بەڕێوە چووە بە بۆچی ڕاگەیاندنی بڕیارەکان دواخستووە بڕیاریان داوە خۆیان هەڵبوەشێنەوە چەک دابنین کەمە پەیامی وەجەلان بوو لە کۆتای مانگی دوو منیش بەنەوەی خۆم سپاسانەکەم بۆ هاوڕێیان گوێەوە لە ڕاستیە دوێنێ دیوانی سەرۆکایەتی پەکەکە ڕاگەیاندێکی سەتحی داوە و هیچ لەو ڕاگەیاندە سەتحیە هیچ گرنگێکی تیانێ جگە لەوەی کاڵێ ئێمە پەیامەکەی وەجەلانوان جێبەجێ کردووە بەڵام لە ماوەی هەفتەی ڕابردوودا باش ئەردۆگان باخچەلی هاکان فیدان ئیبراهیم کاڵن هەمویان ئەویان و تۆجەختیان لەسەرەوە کردوتە کە پەکە بم جوانە چەکدانێ ئەردۆگان وتی لە یەک دوو ڕۆژی داهاتووە یعنی کەواتاوان ئاگاداری ئەم بەحس و خواسە هەن ئاگاداری ئەم کۆنگرەیە هەن لە ڕێگای ئۆجالانەوە کە پەکەکە چەکدانێەوە خۆیڵەوە شوێنێتەوە واواش بڕیارە بە قسەی خۆیان ڕەنگە سبەینێ باڵێ سبەینێ پەکەکە کۆنسەی سەرۆکایەتی پەکە ڕاگەیان نێکدا دەرەنجامەکانی کۆنگرە دەستنیشانکە و پێچێ ینی هەموو ئاماژەکان بۆ ئەوەن کە بە جۆرە لە جۆرەکان جوابی بۆچوونەکانی ئۆجالان بنەوە کە پێکەکە بەڕاستمی هەڵبوەشێنەوە و چەکیش دابنێن ئەمە بەڵام ئەم ڕەنگە لە ناو دیێڕەکانە بە ئاسانی ئەمە بخوێنیتەوە بەڵام ئەم پرۆسی ڕەنگە توولانی بێ دوور و درێژتر بخایێنێ بەڵام قسەکەەوەیە کەوەی کاتی خۆی ڕۆژنامەنووسێکی تورک وتی تورکیا لە ڕێگای ئۆجالانەوە چەک بە پەکەکە دانێ پێم وایە هەر بە نەتیجە ئەوە تەحسیل حاصڵە و ئەم کۆنگرەیە لەمە لەمەرجەیەکراوە خۆشیان ئەڵێن کە پەیامی ئۆجالان بە ڤیدۆیی هاتووە پێش کۆنگرەکە قسە بوو بە تەلەفۆن بەشداری کرد بە ڕێگەی تر نازانم پێم بە ڤیدۆیی هەیە پێم وایە پەیامێکی ڤیدۆیی نردووە و هەر قسانەشەکە لە ڕابردوو کردوێتی بەنەزەریم بەڵام بەڕاستی کاک هاشیم ئیتر مەسن ڕەنگە تەفسیر و تەحلیلی زۆر نەوێ ئەم کۆنگرەیە بۆ ئەو بۆ قسەکانی وەجالانێکیان دەڵێ ئەو پەیوەند بە کۆنگری هەڵۆشانەوە نیە هەندێک واخوێنەوەی بۆ دەکەن هەندێک خەڵک ناخۆیان لە دوای بۆچوونەکانی 27 دوی ئۆجالان و لە دوای سەردانەکانی وەفدی دەمپارتی بۆ ئیمرالی هەم مراد قەرێڵان هەم جەمیل بایک لە مساحبەکانیان وتیان ئێمە کۆنگرە ئەبێ کۆنگرە بکەین بەڵێ ئەو کۆنگرا کردو وتیان ئەبێ ئۆجالان بە جۆرە لە جۆرەکان بەشدار بێ لەو کۆنگرە ئۆجالان بەشدار بووە و قسەکەەوەیە کە ئێستاکانە مەسەلەنەوەی کە عەبدوڵڵا ئۆجالان داوای چی کردووە داواکانە حیزبەکە خۆی هەڵوەشێنێتەوە و چەکدانێن و کۆتایی پێبێ بەڵام ڕەنگە ئەمان ئەوەی کە لە ڕابردووش وتیان بەبێ زەمانەت بەبێ گەرنتی و مووقفی دەوڵەتی تورکیا ئەبێ بزانین چییە اینجا کە لە ڕاستیا تورکیا هێشتا هیچ مووقفێکی دقیقی نییە و هیچ وەڵامێکی ئیجابی بە چەکدانان یاخو هەڵوەشانەوەی نەداوە بەڵام ئەردۆگان دوێنێوتی قۆناغێکی نوێ دەست پێیەکە ئەمانە قسەی سیاسین یعنی لە ئەسڵا هێشتا ئێمە گەشتبین نیم بەوەی ئایا ئەنقەرە ئەو تەفەکورە ئەو بیرروبۆچوونێ گۆڕاوە کە ئەمانە تورکی شاخاوین و کوردی ڕەسەنەوەیە کە لە گۆڕستانە یا باشترین کورد ئەوەیە کە مردووە ئەم بۆچوونە ئەتا تورکیا گۆڕاوە لە تورکیا و دەستور ئایا دەستکاریە کرێ و لەگەڵەوەشە هەڵوەشانەوەی بە تەنها ینی ڕاگەیاندنی پاکە بۆی کە پێکاکە هەڵوەشێتەوە بە تەنیا بریتی نیە لە پارتی کرێکەکانی کوردستان و تور و ئەردۆگانی ژەماڵێ هاکان فیدانی ژەماڵێ یانیەوە کوچی ینی مەبەستیان هەسەدێ یەپەگێ یەپەژەیە پێدەیە ینی مەبەستیان پەژاکە مەبەستیان کۆدارە
یعنی مەبەستیان یە بەشەیە مەبەستیان تەفگەرە و مەبەستیان کەنەکەیە مەبەستیان کۆنگرەی گەلە مەبەستیان هەموو ئەم پێک هاتە ڕێکخراویە کە لەژێر چێتی پێکەکە یا کەچەکە کۆبووەتەوە تانا کەچەدە و کەچە دەژەبێ ئەمانە هەمووی هەڵۆشێنرێنەوە و کۆتاییان پێبێ و ئەو 15 کەناڵە سەتەلایتیان نابێ ناوەکانیان گۆڕێ بچنە چوارچێوەی پرۆسەیەکی ئاشتیەوە و لە کاتێکا بۆ نمونە کاکەکیم کە پرۆسی ئاشتی ساڵی 2016 پرۆسی ئاشتی نێوان کۆلۆمبیا حرەکەی فارگ ڕوویداوە 2016 دەستی پێکردو 2019 گەشتوتە نەتیجە و حرەکەی فارگ بە سێ قۆناچەکانیان تەسلیمی نوێنەرەتی وێن کردووە دوای بە ئامادەبوونی نوێنەری ئەمریکا بەرازیل چیلی هەموو ئەوانە بەشدار بوون کە چی لێرە تورکیا هیچی نێک نیە لە بچەکانتان دانێت چەکام دەن بەچێ مەسەلەن وە چۆن چۆنی بیان پرۆسەیەچێتە بواری جێبەجێکردنەوە و دەستورکەی ئاڵوگۆڕی پێکرێ و مەسەلەن ئۆجالان کەی ینی داخوازی گەورەی پەکەکە تا ئێستا ئەوەیەکە لە هەموو لێدوانەکانیان لە هەموو ساحەبەکانی بەرپرسانی یەکەمی پێکاکە ئەوەیەکە ئەبێ ئاپۆ لە زیندان بێنێتە دەرەوە و هەلومەرجی ئیمرالی گۆشەگیری لا بچێ ئەمە ینی قسەکە بەڕاستی ئەو کۆنگرەیە بە نظری من ڕەنگە کۆنگرەیەک بێ چارەنووسی پەکەکە بە تەواوی یەکلا بکاتەوە یعنی بەوەی کە ئەبێ تەحسیل حاصڵە ئەبێ لەژێر بۆچوونەکانی ئۆجالان ڕەفتار بکەن و بە نظری من ئەمە هەمووشی ناگرێتەوە ینی بە جۆرە لە جۆرەکان هەموو ڕەنگە موافقی ئەمە نابن و سەرەتای شقاقێکە لە ناو پێکەکە پێ دوێت تووشی لێکترازان و ئینشقاق ببن چونکە مەسەلەن دیقەت بە ئوستا چی لێ دەخوێنین تۆ بۆ نمونە چونکە دیقەت بە لە ماوەی ڕابردوودا لە مانگی شوباتەوە و یا با بڵێم لە تۆقەکەی باخچەلیەوە لەگەڵ ئەندامانی دەم پارتی لە ناو پەرلەمانەوە لە قەندیل دووسێ تەرەفە بۆ یەکیشیان تەییدیەکە یەکیشیان ڕێی سابتینەوە یشان مخالفێتی باڵی چەپی پێکاکە باڵی چەپی ڕادیکاڵی پەکەکە دۆڕان کاڵکان و مستەفا قەرسوو کێوچێوانە تەییدیەکەن موافقی ئەمە نەبوون قسەکەشان منتەقی بوو کە هیچ زمانێت پشتی بوو ئەوانەی کە زۆرتر موافقین باڵی ڕاستن هەواڵ جەمیل بایکە باڵ مراد خەریەڵانە بەسێ هۆزاتە چێتەوان بێگومان کۆسی سەرۆکایەتی و سەرکردایەتی پەکە زۆرە و ئەم باڵانە بە جۆرە لە جۆرەکان لەژێر کاریگەری ئێران و رووسایە بوون لە ڕابردوودا و ئێستا لەو هەلومەرجی هاتوۆتە پێشەوە بە دوای بتێ لێ ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر یعنی هیچ ممکن نییە ئێران بە ئاسانی ڕێگا بدا کە پێکەکە خۆی هەڵوەشێنێتەوە و مەترسی لەسەر ئەمنیەتی سنوورەکانی دروست بێ چونکە ئیبراهیم کاڵن لە مانگی دوو سەردانێکی کرد بۆ تاران لەگەڵ بەرپرسی مەلەفی ئەمنی خامنەی و لەگە وەزیر اطلاعات کۆبووتی ئێمە دوو خاڵی باس کرد یەکیان وتی ئێمە معلوماتی دقیقمان هەیە کە پێکەکە لەگەڵ ئیسرائیل پەیوەندی دروست کردووە و قسەکەشی منتەقیە دووهەمیشی ئەوە بوو کەوتی ئەگە پێکەکە خۆی هەڵوەشێنێتەوە ئەم هێزانە دێنە هێزی پەشاک سنوورەکانی ئێوە و ئەمە لە ڕاستیە بەشێکە لە ئەجەندای تورکیا ئەگە پێکەکە خۆی هەڵوەشێنێتەوە پەژاک بەقوت کرێ بۆی مەترسی زۆرتر لەسەر ئێران دروست بێ بۆیە بە نەزەری من ئێران بە تایبەتی هەوڵەدا لەم پرۆسەیە هەرچی چۆنێک بێ بەرژەوەندیەکانی خۆی بپارێزی ینی بە جۆرە لە جۆرەکان پەکەکە پێڵێتەوە سپاس دەکەین ماوە سەحمەد جنابش بەخێر سپاس دەکەین بەلوی بچین سەر کۆنگرەی پەکەکە گەر کۆمنتێکت هەبێ بە سەبارەت بەوەی کە حکوومەتی تورکیا و تا دەوڵەت باخچەلی و ئەوانش کە ئەوان ئەمجار لە پشتی پرۆسەکەوان یاخ بڵێن دەوڵەت پرۆژەکەی ئەو بوو لە مانگی دەی ساڵی ڕابردووە هیچ چەنگاوی ناوە لە تورکیا ئێستا ئەوجەلان بەبێ مەرج ئایا داوا دەکە پەکەکە خۆی هەڵبوەشێنێتەوە چەک دابنی هیچ مەرجێک دیارە بەڵێ سواز بۆیەوە و بە خێرات نیمیانەکانی شەکەم سڵاو لە بینەرانی پێیان تاوان پێش هەموو شتێک وەکو گۆڕانکاری یا با بڵین وەکو هاتنە پێشەوەی تورکیا لە ڕاستیە دەست پێشخەری دەوڵەت باخچەلی خۆی بۆ خۆی گەورەترین گۆڕانکاریە کە لە تورکیا ڕوویداوە لەبەرەوەی بە درێژایی مێژوو هەوڵەکانی ئاشتی هەر لەو هەوڵانەی بەڕێز مامجەلالەوە دوایەوە لەگەڵ چەند کەسایەتێکی دیکە ئەڕۆنە سووریا ئەڕۆنە شاخ لەگەڵ بەرپرسانی پەکەکەیە کۆبنەوە تورکوت ئۆزال دوای لەسەر لە نەوە نوێجارێتتر هەوڵێکە درێتەوە دوایی ئەردۆغان بەجددی دێتە سەرخەت لە 2009 هەتا ئەوکو 2015 ئەم پرۆسەیە بەردەوامە بێ زۆر لە هەموو هەوڵەکانە بەرەی با بڵین ئەتوانین بڵین تا ڕادەیەک میان ڕەو ئەوەی کە تا ڕادەیەکی زۆر ئاشتی ویستووە لەگەڵ کووردا و مطلقاً هەوڵی سڕینەوەی کوردی نەداوە ئەم بەرەیە هەوڵی پرۆسی ئاشتی داوە و شکستی خواردووە بەڵام لەم جارەیە لەو پەڕی نەتەوە پەرستی ئەتوانین بڵێن کەسی فاشستی تورکیەوە
دەست پێشخەری کردو بۆ پرۆسی ئاشتی کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە کیە دەوڵەت باخچەلیە دەوڵەت باخچەلیە کە ئامادە نەبووە کورد بە کورد ناو دەوڵەت باخچەلی پێش هەموو شتێک ئەوە بزانێتەوە پەرست بێ پێش هەموو شتێکەوە بزانین دەوڵەت باخچەلی لەلایەک عەقڵی نەتەوە پەرستی تورکە فاشستی تورکە هەتا بەڕادەیە دەتوانێت کاریگەری لەسەر ڕێی عام و شەقامی تورکی دابنێت تورکی نەتەوە پەرست وایان لێ بکە قەنەعەتیان پێ بکات کە فعلەن پێویستە دان بە کووردا بنرێت بەو جۆرەی کە پێویستە و لە هەمان کاتە بە یەکێک لە عەقڵە سابت و گەورەکانی دەوڵەتی قوڵی تورکیا داهاندێت کەس ناتوانێت قوڵی لەوە بکات لە هەموو دەوڵەتێکە لە هەموو وڵاتێکە دەوڵەتی قوڵ لە پشتەوە هەیە بە تایبەت لە وڵاتێکی وەکو تورکیا یەکێکە لەو دەوڵەتانی کە جیا لەو دەوڵەتە ئاشکرا و ڕوونی کە لە ڕێگەی هەڵبژاردنەوە یا ئەو حکوومەتی لە ڕێگەی هەڵبژاردنەوە دێتە سەر تەخت و حکوومەت بەڕێوە ئاباد دەوڵەتێکی قوڵیشمان هەیە لە تاریکیە لە قوڵایی سیستەمی سیاسی ئەو وڵاتەیە سیستەمی کۆمەڵایەتی و ئابووری ئەو وڵاتەیە چیەکە بڕیارەدات کاریگەری لەسەر بڕیارە ڕووکەشەکان بڕیارەکانی پەرلەمان و حکوومەت و دام و دەستگاکانی ئەو دەوڵەتە بێ لێرەیە دەوڵەت باخچەلی ئەم هەنگاوی ڕاگەیاندووە ئەم جارە پرۆسەکەی ئاشتی دەوڵەت باخچەلی بێنی خودی ئۆجەلان و ئەردۆغان ڕۆڵی جنەبوو تێیدا بڵێن تاوان پێش هەموو شتێوە بزانین ئەوەی باسەکرێت لە مانگی نیسانی 2024ەوە گفتوگۆکان بە شێوەیەکی نهێنی دەستی پێ کردووە کۆمەڵێک بەرپرسی میت بە ئاگاداری دەوڵەت باخچەلی و ئەردۆغان گفتوگویان لەگەڵ ئۆجەلانا کردووە لەگەڵ قەندیلا کردووە لەگەڵ سووریایە کردووە لەگەڵ دەم پارتیا کردووە هەموو ئەم گفتوگویانە هەبوو بەڵێ با بڵێن ئەوەی خۆیانەڵێن با بڵێن زانیاری دزە پێکراو ئەمانە هەبووە بەردەوام بۆ دەیدی لە ڕێگەی دەوڵەت باخچەلیەوە ڕاگەیەندراوە خۆی بۆ خۆی ڕاگەیاندنەکە وەگوتم دوومانە و مەفهومی هەیە یەکەمیان نەتەوە پەرستترین کەسی ئەم دەوڵەتە دەست درێژەکە بۆ ئاشتی بۆ پرۆسی ئاشتی و ئاشتبوونەوە دووهەمیان دەست درێژکردنەکەی با بڵێن دەست پێشخەریەکەی بە جۆرێکی زۆر توندڕوانەیە لە ئامان کاتە یعنی پێی بە پەکەکەڵێ یا ئەم دەست پێشخەریەم قبوڵەکەیت یا کۆتا دەرفەتە بۆ و یەکجاری لە ناوتە بن چکە ئەوەی کە لە یەکەم ڕاگەیەنراوێ کە دەوڵەت باخچەلی لە پەرلەمانە قسەی کردوتی با ئۆژەلان بێتە پەرلەمان و لە کۆبوونەوەی فراکسیۆنی دەمپارتیا داوای هەڵوەشانەوەی پەکەکە ڕای بگەینە کە پەکەکە هەڵوەشاوەتەوە یا ئەم دەست پێشخەریەمان قبوڵەکات یا ئەگەر قڕوڵی نەکا وەکو بەدەستەواژە وەرگێڕانەکەی بۆ کەسێکی توندە ئەیدین بە دەمیانە کاتە لە ناوچن لە هەمان کاتە ئەردۆغان قسەیەکی کرد کە ئێستا زۆر بڵاوە ئەڵێ یا چەکەکانتان ببوورەمە تاواکەم یا چاکەکانتان ئەنێژن یا لەگەڵ چەکەکانتانە ئەتان نێژین لە قەندی باشە یعنی هەم دەست پێشخەریەکە لەلایەن باڵی نەتەوە پەرست و توندەوەیە لە هەمان کاتە ئیتر دەرفەت نەماوە یا ئەوەیە پێویستە ئاشتی بکرێت یا ئەوەیە بە شەڕ هەموو شتێک کۆتایی پێێنرێ بۆ مانایی پەکەکە لاواز کراوە ئەبم جۆرەیە چکاندێک وای دەخوێن وێستا پەیوەند بە گۆڕانکاریەکانی ناوچەکە بێ تورکیاش مەترسی خۆی هەبێ تاوان گۆڕانکاریەکانی بۆیە لەم کاتەدا لە دوای ڕوخانی ئەسەد زیاتر ئەم هاتە ئاراوەم پرۆسە لە ڕاستیە من هەر لە سەرەتای دەست پێشخەرەکەی باخچەلیەوە وتووە هەموو ئەم هەوڵانە هەموو ئەم ناوێنێم سیناریۆیانە بۆ سووریایە بۆ ڕۆژاوی کوردستانە هەموو ئەمە بۆ ئەوەیە وردە ڕۆژاوی کوردستان لە چوارچێوەی یا هەرێمێکە یا ئۆتۆنۆمیکە ڕابگەێنرێت دەوڵەتی تورکیاش دانی پیانێ لە بەرامبەر پەکەکە لە ناوچێت و هەڵەوەشێت بۆ ئەوەی ڕێی عامی تورکیا ئەمە قبول بکە لە دەوڵەتی تورکیا چکە ئاسانیە تۆ با بڵێن 6 ساڵە ئۆپەراسیۆنی سەربازی ئەەکەی دەستی گرتووە بەسەر بەشێک لە خاکی سووریایە ئەم هەمووە سەربازی خۆیان بە دەربڕینی خۆیان شەهید بووە قوربانیان داوە ئەم هەموو پارەیە سرف کراوە لە جەنگا ئێستا لە ڕۆژاوی کوردستانە هەرێمێک هاوشێوەی هەرێمی کوردستان ڕاگەیەنرێ دەوڵەتی تورکیاش بێدەنگە بێت یا ڕازیە بێ دانی پیانێ هەتا تا ئەکرێ من ئەمە بۆ چوونی خۆمەکە لە ئایندەیە ئەو هەرێمە دروست دەکرێت هەروکو هەرێمی کوردستان تورکیا مامەڵەی لەگەڵاکە مامەڵەی دارایی مامەڵەی ئەمنی هەموو مامەڵەیەکی لەگەڵاکات و ئەبێتە واقعێک و تورکیاش چاری نییە لە بەرامبەرەمە هەڵەشانەوەی پەکەکەی دەسەوەی قسەکانی جەنابەت دەخوێنمەوە ئەو جەران لە بەرامبەرەوە پەکەکە هەڵدۆشین تو چەکدادنین بۆی کەدان بە ڕۆژاوی کوردستان دان بە ڕۆژاوی کوردستان ئەو مەرجەکێ بەڵێ ئەگەر دانیشی پیانەنێ بێدەنگە بێ خۆی تر ئەسکوت علامەت و ڕزایانی بە جۆرێ لە جۆرەکان توانین بڵێن دەوڵەتێک یا هەرێمێک بۆ پەکەکە دروست دەکرێت لە ڕۆژاوی کاتونەتە پێش پەیوەندی بوونێ ترسیانە بێت تورکیادا بەش بکرێت گۆڕانکارێک لە تورکیا ڕوودا پەیوەندی بەوە نیە پێم وانە تورکیا دابەش بکرێت ناوەکو هاتنە پێشیان لە پرۆسی ئاشتی من وەگوتم تورکیا دەوڵەتێک نییە
بتوانرێت دابەش بکرێت بە ئاسانی مەگەر تەنها بە خوێن دابەش بکرێت. لە 2013 شائەخیر هەوڵدرا کاتێککە شەڕی ناوخۆ لە سووریایە سەری هەڵدا هێزە بابلین لە ڕۆژاوی کوردستانە هێزی کوردی دروست بوو کانتۆنەکان وەکو دیفاکتۆیەک ڕاگەیەنران پەکەکە بە پشتیوانی ئەو بابلین ڕۆژاوە هەوڵیاندا هەتا دەستیان کرد بەسەر جزیرە و شرناخ و کۆمەڵی قەزا و ناحێ هەر تەواو بە جۆرێ لە جۆرەکان لەوێشە کانتۆن ڕاگەیەنرا گەڕێکێکی وەکو قەڵای پێڵێن قەڵای دیاربەکر پەکەکە دەستی بەسەراگرت خێمەی هەڵداوەکو دادگا و حکوومەتی تیا دروست کرد بەڵام دەوڵەتی تورکیا بە تانک و زرێپۆش لە ناوی بردن. ئەوە هەمووی ئەو ڕووداوانە حقیقەت ئێستا ئەرشیف کراوە بۆ نمونە تەرمی هاوڵاتی کورد بە هەفتەیەک دایک هەفتەیەک مناڵەکەی خۆی لەم جەمیدەیە هەڵگرتووە لە جززیرەیە بۆ لەبەرەوەی دەوڵەت قەدەغیات و چوی ڕاگەیان مەبەستەکەی من لەوەیە بە هیچ جۆرێ مەحاڵە تورکیا دابەش بکرێت. بەس وەکو ئۆپۆزیسیۆنی تورکیا ئێستا ئەوان بۆچوونیان چییە؟ ئەوە بڵێن ئەردۆغان و دەوڵەت باخچەری ئەی پارتیگەری کۆماری پارتەکەی کەمالە تاتورک ئەوان هیچ ڕۆڵێکیان تاوان زاهیرەنەوەی دیارە ئۆزگورۆزێر سەرۆکی با بڵێ جەهەپەوە بەرپرسانی باڵای جەهەپە بە جۆرێ لە جۆرەکان پشتگیری لەم هەڵمەتە ئەەکەن بۆ ئەمەش لەبەرەوەی ناکرێ ئەو بڵێ من دژی ئاشتین هەوڵەکە پرۆسەکە دوجار بۆ ئاشتیە بۆیە نابێت ڕوبەڕووی بێتەوە بەڵام دوجار بە ئاسانیش مل نادا ئەویش بۆ پشتیوانی لەم پرۆسەیە چکە ئەگەر پشتیوانی ئەم پرۆسەیە بکات دوجار لە هەڵبژاردنەکانی 2028 جارێکی دیکە ئەمە وەکو دەستکەوتێکی گەورە بۆ ئەردۆگان سەرکەوتنی تیا بەدەسێنێت. باس دەکەم دێمە خزمەت ماوسە کاک دکتۆر سەلام باسیەوەت کرد کە تێڕوانینی پەکەکە بۆ پرسی کورد گۆڕاوە ئێستا تێڕوانینەکە چۆن گۆڕان تێڕوانینی خودی ئۆجلان گۆڕاوە یاخود سەرکردایەتی پەکەکە و بڕیار بەرزستانیشان لە قەندی ئێمە زانین کە بەشی زۆری بیرروبۆچوونی سەرکردایەتی و کادرانی پەکەکە هەر بیرروبۆچوونەکانی ئۆجلان هەتا ئەگەر سەیری ئەرشیفی ئەدەبیات و کتێب و نووسراوی پارتی کرێکەکانی کوردستان پێی زۆری هەر تێزەکانی ئۆجلانە و عەبدوڵڵاو لە قۆڵبەستکردنی و هەتاوەکو ئەم کۆناغی ئێستا گۆڕانکاری زۆر لە بیرروبۆچوونیان ڕوویداوە بەشێکی لە ژێر تێزەکانی مراد بچینە بووە سەبارەت بە مەسەلەی بایەغدان بە ژینگە بە گۆڕانکاری لە تێپەڕاندنی ینی مۆدێلی دەوڵەت لەسەر بنەمای ناسیۆنالیزم کە پێشتر پەکەکە داوای دامەزرانی کورسانی گەورەیە کردو ئەوانە و بایەغدان بە مەسەڵەن خۆ بەڕێوەبەری و بەشداری ژنان لە کایەکانی مثلەن سیستەمی فەرمانڕەوایی و مەسلەی هاوسەرۆکی و قوڵبوونەوە بۆ پرسە دیموکراسیەکان و مەسلەی مافی مرۆڤ و مەسلەی پێکەوە ژیان و ئەوانە ینی ئێستا گۆڕانکاریەکە لەو ڕۆوەیە و ئێستا ڕۆی کە لە ئەزمموی ڕۆژاوای کوردستانە بەشێک ڕنگدانەوەی ئەو گۆڕانکاریانەیە کە لە پەکەکەەوە لە ئۆجلان و گۆزراوەوە بۆ ڕۆژاوی کوردستان کە بەشێکی زۆری هەر و قیادات و کادیرەکانن لەوێ کە ئێستا بینەوە ئەزممونە لەوێ کورد و مەسەلەن نەتەوەکانی کە هەمویان عەرەب و مەسەلەمیان لە ئیدارێکی سەربەخوا پێکەوە ئەژین و کەسی ئیشکالێکی بۆ شێوەی نییە یا منتیقەکان منتیقی عەرەبیە بەڵام ئیدارە گشتەکە ئیدارێکی کوردیە ئەمە ڕنگدانەی و بیرروبۆچوونانەی کە ڕەنگە ینی پانتایەکی فراوانتری بێت تۆزێ بە ورتر قسەی لەسەر بکەین بۆیە ئێستاش پەکەکە ئەمە لە ڕووە فکریەکەیەوە لە ڕووی سیاسیشەوە ئەوان ئەزان ئێستا قۆناغەکە بەرەوچۆ ئەڕوا ئەوان تاوان ناگەیان لە مەسەن ئەو گۆڕانکاری پێشاتانە هەیە ئێستا خۆتان ئەزان یعنی ئێستا بە تایبەتیش لە هاتنی ترامپیشەوە یعنی ڕەوڕەوەی ڕووداوەکان نەکتەنها لە ڕۆژاوی کوردستان و لە سووریا و لە تورکیای بۆ کورد بوو هەموو نەتەوەکانەمی گۆڕانکاری بەسەر هاتو هەتا ئێستا باز لە ڕێکەوتی نێوان هندستان و پاکستان نەکرێت کە ترەمپ دەستێوەردانی کردو بۆیە ترەمپ تەنها من هەر ئەوەی لەسەر بڵێم ڕوئایەکی ئابوووریانەشی هەیە و ڕوئایەکی وەشەیەکە کە ئەمریکا زۆرترین قازان چکە بە کەمترین زیان بێتە دەرەوە لە هەموو هاوکێشە و ڕووداوە سیاسیانە هەیە بارودۆخەکە بە نسبەت کوردەوە لە تورکیاشا لەبەرەوەی تورکیا ئەندامی ناتۆیە و زۆر بەرژەوەندی و ئاسایش و بەرژەوەندی ئابووری و سیاسی و استراتیژی ئەمریکا و ئیسرائیلیش بە تورکیا جێبەجێ بێ ئەوان دەست لە تورکیا بەرنادەن و کوردیش تاوەکو ئێستا حرەکەیەکی سیاسی چەکدارە ینی ئەوان وەکو کارتێک هەتا ئیسرائیلی ئێستا لە سووریا مامەڵەکە تەناوەکو کارتێک مامەڵی لەگەڵاکە ئەگەر لەسەر پرسە گەورە استراتیژیەکان لەگەڵ تورکیا کە ئێستا ئازەربایجانیش نێوەندگیریەکە بگەنە ڕێکەوتنە و کاتە شتێک نامێنێتەوە بۆیە پەکەکەش وەڵامی ئەو گۆڕانکاریە سیاسیە نەئەداتەوە کاتۆتە ئاراوە کە مەشروعی تازە پرۆژەی تازەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پاراستنی گرنتی ئاسایشی ئیسرائیل باشە مامۆستا باسی لەوە کە ڕەنگە ئەم دەست پێشکەرەوە جەلانە بەرەم بە ڕۆژاوی کوردستانی بەس بۆ باکوور
ینی کوردلەویی دەست دەکەوێت چونکە ئەوە جەلان دەڵێن دەوڵەت نەتەوە نەخۆسەر نەفیدراڵیەت ینی لەو پەیامەکەی ڕابردووی هەمووی ڕەت کردەوە. تاوان ئەگەر سیر بکەین کاگ حەکیم بەنسبەت ئەوەی کە بۆ پەکەکە لە ڕۆژاوی کوردستان هاتۆتە ئاراوە کەم نییە، ینی لە ماوەیەکی لە شەڕی تیرۆرەوە 15 ساڵە باشانی لە ڕووداوەکانی بەهاری عەربی 2011 بەداوت بیبینین لە ماوەی 15 ساڵە پەکەکە توانیوێتی زۆرترین دەستکەوتی لەوێ دەستکەوت کە هەرێمێکی ڕۆژاوی کوردستانی دامەزراندووە وایە پاڵپشی ئاوپەیمانی نێودەوڵەتیشیە لە ڕووی سەربازیەوە کە ئەمریکایە. بەڵام ئەگەر تۆ سەیری خۆمان بکەیت باشووری کوردستان ئێمە لەکەیەوە خەباتەکەی وایە لە نەوەیەکەوە ئێمە دوای چەند ساڵ خەبات ڕۆژهەڵاتی کوردستان باکووری کوردستان خۆی پەکەکە لە 1970 کە دامەزراوە لە 1984ەوە کە خەباتی چەکداری هەیە تا ئێستا نەیتوانیوە گۆڕانکارێکی وتۆکە. بۆیە عەبدوڵڵا جەلان و پارتی کرێکارانی کوردستانیش ئەزانن کە بارودۆخەکە هەستیارە نایانێ ڕۆژاوی کوردستانیان لە دەزەرچ و بۆ عەبدوڵڵا جەلان و پارتی کرێکارانی کوردستانی ژەمە دەستکەوتێکی گەورەی ئەگەر هەر جۆرە مافێک ئەگەر ئۆتۆنیم بێ خۆسەریش بێ فیدرالیش نەبێت لە ڕۆژاوی کوردستانە دەسەبر بێ بۆ کورد. لەبەر ئەوە ئێستا واقعەشی کە هاتووە لە سووریا وەک مامۆستا ئەحمەدی ئاماژەی پێدا خۆی پێشتر ئەمریکا محاولەی کرد کە سیستەمی فیدرالی لە کاتی شەڕی دژی داعش لە سووریا جێگیر بکە وردە ڕنگڕێژی بکە حتا بڕیار بوو کە هێزێکی چەکداری کوردی لە 30 تا 40,000 چەکدار لەسەر سنوورەکانی ناوچە کوردیەکان بە تورکیا و بە تورکیاتر دەستێوەردانی کرد لەگەڵ ئەمریکا خۆی و لەگەڵ رووسیاش ئەفرین و کۆبانی ئەوانەی گرهاتە ئەو نێوانەوە نەهێژە ئەوە سەر بگرێت. بەڵام ئێستا یعنی بارودۆخ بۆ ئاسایشی ئیسرائیلیش سیرەکەن ئیسرائیل ئێستا ئەڵێ من تەنها بە دابەشکردنی سووریا ڕازێ بم. ئێستا لەگەڵ تورکیایە کە تورکیا وەکو پارێزەری سیستەمی سیاسی تازەی سووریا و دەسەڵاتی ئەحمەد شەر وایە دوو سێ سیناریۆ یا ئەوەتە تورکیا و ئیسرائیل بەرێکەکەون یا ئەوەتە تورکیا و ئیسرائیل لەسەر دابەشکردنی نەفوز لە سووریا ڕێەکەون کە ئیسرائیل ڕایگەیان نەتەنیاوتی ئێمە نایاڵین باشووری سووریا بێ بە باشووری لوبنانێکی تر بۆ ئێمە و ئێستاش خۆتان نەزانن دەسەڵاتی نوێی سووریاش ئەحمەد شەر ئەوانە ئەڵێ ئەمە نابینە مەترسی لەسەر ئیسرائیل تا باز لە سەردان و گفتوگۆ و هەندێک شتەکرێت لەو نێوانەیە ئەمە ئەوەیە مەسەن ئەوانیش تێگەشتون کە ئەم بارودۆخە تازان هاتۆتەوە هەموو لەوێت زۆرترین قازانج و کەمترین زیان بێتە دەرەوەی بەنسبەت پەکەکە و عەبدوڵڵا جەلان و کوردیشۆ ئەوەیە کە وەڵامدانەوەی دوای گۆڕانکاری فکریەکان بەسەر ناتوە وەڵامدانەوەی واقعە تازەیە کە هاتووە کە ئەگەر شتێکیان دەست نەکەوێت ئەوانی هەمووی لەدەسەدەن. لەبەرەوە ئێستا بەرانی ئێستا مەسەلەی پرسی کورد لە سووریایە وەرەقەیە بەدەست ئیسرائیلەوە وەرەقەیە چۆن دروزەکانی ژوەرەقەی هەر بەدەستیەوە ئەوی ژوەرەقەیە لەگەڵ تورکیا گەوتە ڕێکەوتن مەوزوعی وزە دەورەبینی ئێستا ئێمە زانین ئیسرائیل وزەی ئازەربایجان لە ڕێگەی تورکیاوە ئەگاتە لە باکوێتە تفلیسی لێوێتە تورکیا لە تورکیا دوای ئەگاتە بەندەری لە بەندەری جیهان و دوایی کە ئەگوازرێتەوە بە ئیسرائیل حتا بەشێک لە قیاداتی حماس و فەڵەستین گلەیەوان کرد حتا کارمەندانی شەریکەی نەوتی سۆکاری نیشتیمانی ئازەربایجان مانگرتنیان کردووە کە داوایان کردووە ئەم نەوتە نەفرۆشێ بە ئیسرائیل. بۆی ئەم بابەتانە پەیوەندی بە بەرژەوەندی گەورەتر هەیە ئەگەر کورد وەڵام نەداتەوە پەکەکە و عەبدوڵڵا جەلان ئەزمموی ڕۆژاواش نەپارێزێ جا بۆ باکووریش دەستکەوتە کاک حەکیم ئێمە پرسی کورد چەند ساڵە چارەسەر نەکراوە ئەنجا بە تعبیرێک بڵێن فاشیزمی کورد فاشیزمی عەرەبیشی تێپەڕان یعنی فاشیزمی تورک فاشیزمی عەرەبی کە ڕژێمی بەعس بوو لە سووریا ڕووخا کێ ڕووخاندی خۆ کێ دامی تەحریری شامی کرد تورکیا کردی ئەردۆغان کردی کەواتە ئێمە ئەبێت لەم حەقیقەتێ تێبگەین لەو بارودۆخە تێبگەین کە ئەم دەرفەتە هاتووە بتوانین دەستکەوتمان هەبێ کەمترین زیانمان هەبێ وەڵامیش بینەوە. سوپاس دەکەم کاکە بێمە خزمەت بەڕێز سەبارەت بە پەکەکە بڵێن ئەگەر چەکدا بنیان خۆی هەڵبۆشێنێتەوە پێ دوای حکوومەتی تورکیا لە بەرامبەر ئەوە هیچ بکات یاخۆ تا ئێستا بەڕێزوتت هیچی نەکردووە پێ دوای لە دەرەوەی بەنهێنی شت نەکرابێت لە قۆناغی داهات و کۆمەڵی گۆڕانکاری یاسایی لە پەرلەمانی تورکیا ڕوودات لە ڕاستیە خۆی وا بڕیارە بە قسەی پەرویموڵدان دوایەوەی کە ئەم پرساچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمان دوایەوەی کە پاکە دوای ڕاگەیاندنەکەی خۆیدا بەیانیە دوبیانی وەفدەکە ئەسنەوە ئیمرالی ئەمستانە لەگەڵ ئۆجالان تاوتویەکەن بە قسەی پەرویموڵدان وا بڕیارە کە پەرلەمانی تورکیا دابنیشێ یاسای زیندانیانی سیاسی کە بە قسەی ئەو 40 تا 600,000 کەسن و بەشێ زۆر لەوانە نەخۆشن وانە پەرلەمانتارن بە قیوم دانراون پێشتر هەمووانە ئازاد بکە و دوایی باز لە پرۆژەیەک ترەکە ئەوەی مافی هیوا کە پرۆژەی ئەنجومەنی کۆمیسیارای مافی مرۆڤ یەکێتی ئەوروپایە کە 2024
لە مانگی ئەیلولی 24 داوایەکیان لە تورکیا کردووە داوایان لە دادگای تورکیا کردووە کە مافی گۆشەگیری سەر ئۆجالان هەڵگرێەوە ئازادی بکەوە کۆمەڵی کەسایەتی گەورەی دنیا ئەویان ئیمزا کردو دایانێتە باسی ئەو لە پرۆژه ئەو مافی هیوا بگەڕێتەوە بۆ ئۆجالان لە ڕاستیە ئێستا ئەمانە هەیە دوجار زانی کاکاشیم کاکسەلامیش باسی کرد پێکەکە لە دەوڵەتی ناسیۆنالیزمی کوردیەوە لە بجوتنەوەیەکی مارکسیلینیستی ڕادیکاڵەوە لە چەخشوداسەوە لە هەموو ئانەوە ئێستا دابەزیوە نە دەوڵەتی سربەخۆ داواکە دەوڵەت نەتەوە و نەف کۆنفیدرالی نەفیدرالی تەنها خۆسەری دیموکراسی ئەمە تازەترین تێزی عەبدوڵڵا ئۆجالانە لە مانیفستۆ شارستانێتی دیموکراسی بەرگری نامەکەیەتی کە لە 2015 لە زیندانی ئیمرالی نووسیوێتی زۆر جەخل لەسەر خۆسەری دیموکراسی کاتەوە و بەڵگەی ئەوەژ یا بیانی ئەوە هێنێتەوە کە دەوڵەت نەتەوە بەسەرچۆ لە بەرەوە پێی وایە دەوڵەت نەتەوە هۆکارێکە بۆ سەرکوت و ئیستیبداد و پاشەخشەی دیموکراسی بەڵام خۆسەری دیموکراسی ئەتوانێت دیموکراسی تەقویەکە لە وڵاتەیە و ئەتوانێت ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی گەشە پێ بکە و مافی تاکەکان دەستە بەرکە و ئازادی بێقەیت و شەرت و ئازادی ڕاگەیاندن و زۆر بە تەفاسی لە بەرگی پێنجەوی مانیفستی شارستانی دیموکراتی پێداگری لەسەر خۆسەری دیموکراسیەکە ئێمانە ڕەنگە بۆ تورکیا ئاسان بێ وەکو ئەمڕۆ ئەندام پەرلەمانێکی دەمپارتیژ و توێتی وتێتی لێ پرسن ئەڵەن پەکە چەکدانێ ئەڵێ ئەو هۆکارانەی کە پەکەکە چەکی بۆ هەڵگرتووە ئەگەر کۆتایی پێ بێ بێگومان ئێو مەسەلەن داخوازی تورکیا ئێستا ئەوەیە مەسەلەی وەکو خۆیان ئەڵەن چاند و هونەر و ئازادی و پارێزگارەکانی ئەو منتیقانە سەرۆک شارەوانیەکان کورد بن بەڵام ئایا مەسەلەن تورکیایەک ڕازیە مەسەل لە دەستورە وەکو دەستوری ئێستا عێراق دوو گەل لە عێراق ئاژین عەرەب بوو تورکیا مەسەن ڕازیە لە دەستورەکەی ئەو بکە و ئەوانەی کە ئەڵێ لە دەستوری تورکیایە ئەوە بزانەوە دەستورەکەی وانێ دکتۆر تەنها یەک گەل لە تورکیا ژێویشگەری تورکیا ئەنی ڕازیە کوردی بخاتە پاڵ دوای ئەوە ئایا مەسەلەن ئامادەیە هێزەکانی سنووری کوردستان تەسلیمی کورد بکە و ئایا ئامادەیە مەسەلەن هەموو ئەو زیندانیانە ئازادکە و زۆر شتی تر بە نظری من ئەمانە بە کارێکی قورسە جا قسەکە پری زۆری لە بەردەم ڕێ هەم هەر منوان نیتێکی وا نبینم لەم تورکیایە ئەوەی کە ئێستاش کاتی خۆشی لێرە وتمان ئەگەر ئۆجالان نێت نبینی پێ دوایە ئەو هەنگاوە گەورانە دەبینی دەنێت ئەوەی ئەوەی کاکسەلامیدان و نەخێر خۆی لە ڕاستیا ئۆجالان ینی زیندان ئۆجالانی گەورەتر کردو ئەو مەسەلەن شتێکی ئەی ناکرێ مەسەن بڵین دوای کەس 26 ساڵ کەسێک لە زیندان تەسلیم بووە بەڵام بێگومان تەحولێکی گەورە بەسەر تەفەکوری ئۆجالانە هاتووە جا قسەکەمەوە بوو ئوستاز هەردووە بە ڕێزە باسییا کرد خاڵی بێگومان ڕۆژاوای کوردستان خاڵێکی گرنگە بۆ تورکیا یعنی لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و دوای ڕووداوەکانی دیسەمبەری ڕوخانی بەشار لەسەر تورکیا تێڕوانینی تورکیا تەواو گۆڕاوە یەکێکیانەوەیە کە تورکیا ئەوێ بە هەر شکڵێک بێ ڕۆژاوای کوردستان لەو دیفاکتۆبوونەی کە خەریکە وردە بە پشتیوانی فەڕەنسا و یەکێتی ئەوروپا و بە تایبەتیش دوای ڕوخانی ئەسەد ئیسرائیل کە باز لە پرۆژەی ئیبراهیمیەکرێ ئەو پرۆژەیە بەشێک لە ناوچەکانی باکووری کوردستان داگیرەکە لەو پرۆژەیە و ئیسرائیل لەچێتە ئەو منتقانە و کوردەگاتە دەریا یعنی یەکێ لە مەترسیەکانی یعنی پێم وایە دەستبردننی تورکیا ئەوەی دکتۆر وتی باخچەلێکی متەتەڕیفی ناسیۆنالیستی ئەوە دەست بۆ ئاشتی درێژەکە لە گرنگی نییە بۆ مەسلەی کورد ئەوەندەی کە حەز بە مەترسیەکە لەسەر تورکیا لەسەر جوگرافیاکەی لەسەر سنوورەکەی و بە تایبەتی ئەو ئاڵوگۆڕانەی کە ئیسرائیل پێکێنێ و داوایەکە و ئێستا وەک وتم پێکەکە پەیوەندیتون تۆڵی هەیە لەگەڵ ئیسرائیل و وەفدی ئیسرائیلی داوایان لە هێزەکانی ئەم منتخێش کردووە کە پەیوەندیەکانتان لەگەڵ پەیەدەیە لە ڕۆژاوای کوردستان نابێت لەوە خراپتر بێ نابێت ڕێگریان لێ بکە نابێ و ئیسرائیل بە عفو فەڕەنسا یەکێکە لە وڵاتانەی کە پێی وایە چەپی فەڕەنسی پێی وایە ئینتەرناسیۆنالی چوارەم لە ڕۆژاوای کوردستانەوە دروستە بێت و شانازی بۆەوەکرد کە داعشیان تێکشکاندووە ئەم پرسە گرنگە بە نظری من پێکاکە ئەیەوێ ئەمە پارێزێ و تورکیا ژەوێ ئەمە لە ناوبەرێ ئەم یەکێ لە جەدە لە گرنگەکان ئەوەیە و بە نظری من ئەگەر بێت و ئەوەی کە تورکیا و ئەردۆگان داوایەکەن لە بەرامبەر ڕۆژ ئاوایە ئۆجالان یا پەکەکە جێبەجێکە من پێم وایە سەرکردایەتی ئێستای ڕۆژ ئاوە یا هەسەدە بەمە ڕازی نابێ یعنی مەسەلەن ئەوەی کە ئەو دیفاکتۆ بوونەی هەیە لەمە زۆرتر داوا بکەن مەسەلەن ببێتە فیدراڵی و مەسەلەن مافی ئۆتۆنۆمی و زۆر شتی تر و ئەو کاک حەکیم ئەو دکتۆری باسی کرد
ئەو غازەی ئێستا لە سووریا هەیە تەسەورەکەن تەسەوری خەمرەراوەکەن نزیکەی 28 تریلیۆن مەتر سێجایە کە بەشێکی زۆری لەگەڵ لە ناوچە کوردنشینەکاندایە و ئیسرائیل تەماعی هەیە ئەو خەتە لە حەسەکەەوە بێنە تا چەمچەماوە بەتەوان ئەمریکا و فەڕەنساوانش بەشدارن ئەو خەتی وزەیە دەست بەسەرا بگرن تورکیا لەمە نیگەرانە باش دوای ئەوە مەسە خاڵێکی ترکە بۆ تورکیا گرنگە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو جەهەپە زۆر جددیە لە کورد لەگەڵ تاکتیک لە پشتیوانی لە کورد و هاوپەیمانەتەکانیان لە چ لەگەڵ هەدەپە و چ لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لەگەڵ دەم پارتی و برنەوەی هەردوو سەرۆک شارەوانی ئیستەمبول و ئەنقەرە بە پشتیوانی کوردەکان و ئەوەی کە ئێستاش جەهەپە ئێڵێ کە ئێمە ئەمڕۆ سەرۆکی جەهەپە ئەڵێ تورکیا ئەبێ هەر مافی کورد نەدا بە قەناعەت بە کوردبوونیش بکات لە وڵاتەکەیە یعنی قسەکەوەیە تورکیا بەم پرۆسێ ئەوێ پەیوەندیەکانی جەهەپە و کورد بە تەواوی هەڵوەشێنێتەوە و ئەو پرۆژەی خەتی ئیبراهیمی کە مەترسی لەسەر دروستەکە لە ناوی بەرێ و ئەو کارتانی کە بەدەست ئیسرائیلەوەی بە تایبەتی لە ئێستاە چ کوردەکان و چ دروستەکان لە ڕۆژ ئاوا و پەکەکە بە تەواوی کۆتایی پێبێنێ و ئەو پشتیوانی فەڕەنسا ئەوانە کە هەیە کۆتایی پێبێنێ و ئەو سەرچاوە وزانەی کە خەریکە لە دەستی بچێ بەهۆی ئەم ڕووداوانەوە دیسان بیگەڕێنێتەوە و چاوی وەکاگنی خەت ینی ئەم پرۆسەیە تورکیا زۆر قوڵ لێکدانەوەی بۆ کردووە مەسەلەن بیر لەوە کاتەوە ئەو خەتی گەشە پێدانەی کە لە فاوە ئەڕوا لە بەسراوە ئەڕوا بۆ تورکیا عێراقە بەستێت عێراق و کەنداوە بەسێتەوە بەیشێتی ئەوروپا بەشێکی لە بەردەم مەترسی خەندیل و پەکەکەیە بوو شەڕەکانی پێشوشی لە گارا بوو ئەو بوو کە پەکە لە گارا دەرپەڕێنێ بۆی نەکرا بۆی قسەکەەوەی ئەو پرۆژە ئابوووریە گەورەیە دیسان مستەفیدە و ئەو نەوتێک کە لە کوردستان هەیە و ئەیبا مستەفیدە وەجایدن هێشتا تورکیا چاوی تەماعی لەوەی نەبڕێ لە مووسڵ و کەرکوو وازی لێ نێنەوە هێشتا پێی وایە مووسڵ بەشێکە لە ویلایەتێکی تورکیا و داوای ئەماکە بۆی قسەکەەوەی پێی وایە ئەگەر پرسی ئاشتی لەگەڵ پێکاکە بەو ئەجێندایی خۆیاندایان ناوە جێبەجێ بێ ئەوەی کە کورد کەمترین شتی دەستکەوێت ئەما فەسەرەتاییەکانی مافی ئازادی و دیموکراسی مافی چاند و هونەر و فۆلکلۆر ئەواتوانێت بەشێکی زۆر لە داخوازیە سیاسیە ئابوووریە با بڵێم ئەو تموحە گەورەیەتی جێبەجێ ماوەستە سەبارەت بە بەڕێز لە تورکیاش بووی وەکو شەقامی تورکی ئێستا خۆی ئەو ئامادەیە بۆ ئەم پرۆسێس چونکە ڕەگەز پەرستێکی زۆر هەیە لە ناو شەقام ئامادەکاری بۆ کراوە بەڵێ طبعاً وای ڕەگەزپەرستێکی تند هەیە بە تایبەت لە دوای ڕووداوەکانی 2015 وی بینی نێوانی هەدەپە و ئاک پارتی تێکچوو لە هەمان کاتە ئاک پارتی ڕێکەوتنی لەگەڵ مەهەپەیا کرد و هاوپەیمانی کۆمار دروست بوو ئەمە بەڵێ تەوژمی ڕەگەزپەرستی و نەتەوەپەرستی بەهێزتر کردەوە بەڵام لە هەمان کاتە ئەو ڕاستیەمان لەبەرچاو بێت بەردەوام ڕۆشنەوەی تەرمی سەربازەکان برینداربوونیان کەمەندانبوونی سەرباز مەترسی پەکەکە بە بەردەوامی لەسەر شەقامی تورکی هۆکارێکە بۆ ئەوەی دوجار بترسن لەوەی کە با بڵێن ئەم وڵاتەیان دابەش ببێت و کێشە و ئالۆزی بەردەوام لە تورکیاە هەبێت وڵاتەکەیان گەشە ناکات بۆیە ئەکرێت با بڵێن ئومێدێک هەبێت کە ئەم شەقامەش گۆڕانکاری تا دروست بێ ئەمە یەک دوو کاخەکیم حقیقەتێک هەیە کە میدیا کاریگەری زۆری لەسەر شەقام هەیە لە ساڵانی 2010 بۆ 2014 لەبەرەوەی ئەردۆغان وەکو سەرۆک وەزیران و بەرپرسانی باڵای دەوڵەت نەرمینواتنێکی زۆر باشیان هەبوو وشەی کوردستانیان بەکارهێناتی ئارتی شەش کرایەوە تا دوای ئەو نەرمینواتنانەی بەرامبەر وە کۆمەڵێک گۆڕانکاری لە یاساکانە لە سیستەمی پەروەردەیە بە ئاراستەی باشبوونی دۆخی کوردکرا لە میدیای تورکیا با بڵێن میدیای تورکی وای کرد ڕوتی نەتەوەپەرستی کەم ببێتەوە حتا لە دوای ڕاگەیانرا با بڵێن دەست پێشخەریەکەی دەوڵەت باخچەلی و پاشان کۆمەڵێک گەنگاوی دیکە و بە تایبەت دوای 27 شوبات وای لێ هاتووە دەوڵەت باخچەلی زۆر ئامادە نییە و دەستەواژی تیرۆریست بۆ عەبدوڵڵا ئۆجەلان بەکاربهێنی یعنی ئەخیر جار کە ڕایگەیان دەوتێتی دامەزرێنەر و دروستکەری پەکەکە ئەمە زۆر فەرقی هەیە دوێنێ بوو پێرێ بوو لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی ئەردۆغان لەگەڵ محەممەد شیا سوودانیە هەموو جارێ ئەردۆغان کە ناوی پەکەکەی هێناوە توێتی ڕێکخراوی تیرۆریستی پەکەکە تەرۆر ئۆرگوتو بەڵام ئەم جارە وتی ڕێکخراوەکانی وەکو پەکەکە فتۆ داعش یعنی دەستەواژەی ڕێکخراوی تیرۆریستی لا بردووە سەرۆ کۆمار سەرۆکایەتی ئەرکانی گشتی سوپا لە تورکیایە دەستەواژی تیرۆریست یعنی لە ماوەی 6 مانگە ئەم دەستەواژانە وردە لا ئەبرێ میدیاکانی تورکیا هەوڵەدەن کەم ینی تا بتوان هەوڵەدەن دەستەواژەی تیرۆریست ئەمانە وردە لا ئەبن کەواتە ئەمە دەستپێشخەریە و بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر
شەقامی تورکیە بێ. من دوایین ڕاپرسی کە دەستم تەمان ڕاپرسیە کرا لە مانگی 12 دامەزراوەی هەڵە نەبوو بم ڕامی تورکی بوو لەسەر دەستپێشخەرەکەی دەوڵەت باخچەلی. لەو کاتەیە نزیکەی لە 1985 دەنگدەرانی مەهەپە دژی دەستپێشخەرەکەی باخچەلی بوون. لە مانگی سێ بوو کۆتایی مانگی سێ هەمان دامەزراوە ڕاپرسیەکی تری کردووە ئەم لە 1985دا بەزیۆ بوو لە 1955 کەواتە میدیا کاریگەری هەبوو. مەبەستەکەی من لەوەیە ئەمەوێ بڵێم شەقامی تورکی وایە تا ئێستا نەتەوەپەرستی و فاشستی بەسەرا زاڵە، بەڵام ئەکرێ لە هەم بەرپرسانی دەوڵەت هەم میدیا لە هەمان کاتە هەنگاوی پاکەکە بەوەی کە جەکدانی و هەڵەوەشێتەوە و جارێکی تر هاتنەکایی با بڵێن دۆخێکی دیکە گۆڕانکاری دەستوری لە پەرلەمانە کاریگەری ئەبێ ڕەنگە شەقامی تورکیش وردە وردە یەواش یێواش ئەم گۆڕانکاریانە قبول بکات. بەسی زەمین سازیەکی بۆ کراوە لە تورکیا یاخود ئەوەی کاگەنۆر باسی بکرد، ینی ئازادبوونی زیندانیەکان هەتا خودی ئۆجەلان یاخود هەمواری دەستور ئەوانە چاوەڕان کراون یاخود بەپی ئەو زانیاریانەی من ناگەدارم ئۆجەلان خۆی ئامادە نییە لە ئیمراڵی بێتە دەرەوە، یانی لە زیندانەکە نا، بەڵام لە دوورگەکە ئامادە نییە بێتە دەرەوە. بەرپرسانی باڵای تورکیاش هیچ گرنتیەک بۆ سەلامەتی گیانی ئۆجەلان نادەم. بۆ نمونە هەر لە سەرەتای دەستپێشخەرەکانی باخچەلیەوە یان و دەهێنرێتە ئەنقەرە و خانوویەکی بۆ دروستەکرێت ئەمانە، بەڵام ترسیان هەیە لەوەی بە جۆرێ لە جۆرەکان هێرشێک بکرێت شتێ بکرێت نەک ئەوەی لە ناو ببرێ، بەڵکو بچووکترین کاردانەوەی توندڕەوانی هاوڵاتیکی تورک دژی ئۆجەلان گەورەترین پرۆسەیەکی ئاشتی دەوڵەت نەتوانێت سەرکردەیە کە دەستی بۆ پرۆسی ئاشتی درێژ کردووە لەژێر دەسەڵاتی خۆیان بپارێزێت. بەڵێ بەبەستەکەی من لەوەیە دەوڵەت ئەتوانێت بیپارێزێ کاگەنۆر، بەڵام ئەکرێ کاردانەوە هەبێت لەلایەن گەنجێکەوە بۆ سەر ئەو بینایی کە ئۆژەلانی تێ ئەمە عیبەیە بۆ سەر ئەو ئۆجەلان خۆشی ئامادە نیە ئەوە سەرۆکۆماری دەوڵەتی قوڵ سەرۆکۆماری خۆی ژێر خوار کرد بێ کە دەست چۆن نەپارێت نەک سەرۆکۆماری خۆی ژەهر خوار کرد بێ لە هەمان کاتە سەرۆکۆمارێکی دیکە و سێ کوڕیشی پوشت بێ ئەو بە بەرنامە بۆ تێکدانی پرۆسی ئاشتی بووە، بەڵام تۆ ئەمەش ئەسڵەن بپارێزی واستەڵە نەبێ ئەو نیەتەی کە هەیە بۆ وەرگرتنی خەڵاتی نۆبڵی نێوان ئەردۆگان و ئۆجەلان ئەبێ ئەو بچێتە بێگومان ئەگەر پرۆسەکە سەرکەوتوو بێ هەردووکیان خەڵاتی ئاشتی وەردەگرێت بێگومان. ئەی باخچەلی چی لێگەین لەم بینە دەوڵەت باخچەلی بەڵێ ئەکرێ بەزرێ بەسییان وەکوی لە ئیسرائیل دراوە بە ئیسحاق رابین و شەمەند فۆرۆز ڕەنگە ئەوەی من بزانم ڕەنگە ئۆجەلانیش و ئەردۆگانیش بەڵێ بۆ ئەو دوانێ، بەڵام هەردووکیان بڵێن با بدرێ بە باخچەلی تەبیعی بدرێ جا بەستەکەی من لەوەیە، ینی ئەکرێ ئەمانە و مەبەستم لەو دەست پێشخەریانەیە و ئەو هەنگاوانەیە کە لە تورکایە ئەندێت ئەکرێ بڕاتە بواری جێبەجێکردنەوە حتا ئەوەمان بیر نەچێت دەوڵەت باخچەلیەک بە درێژایی 40 ساڵ سیاسەتی خۆی لەسەر دژایەتی کورد و ناوهێنانی کورد وەکو هاوڵاتیکی تورک، بەڵام گۆڕانکاری بەسەری هاتووە وای لێ هاتووەڵە براکوردەکانمان و لە هەمان کاتە مادەی 66 دەستوری تورکیامانەیە کە باس لەوەکە هەر هاوڵاتیەک لە تورکایە بێت ئەوە بە تورک داانرێت تەنانەت مناڵێک ئەگەر باوکی تورک بێ یا ئەگەر دایکی تورک بێ هەر تورکە، بەڵام بەڵێ لە مادەی 66 لە دەستوری تورکایە ئەمە جێگیرە هەر لە 1924ەوە هەتاوەکو ئێستا هەروایە، بەڵام دەوڵەت باخچەلی لە کۆتا لێدوانیا پەیوەست بە هاوڵاتی بوون لە تورکایە ئەوەی ڕاگەیاند کە پێویستە هاوڵاتی لە تورکایە لە بری ئەوەی بە تورکدا بنرێت پێویستە لەسەر بنەمای یەکسانی و دادپەروەری جارێکی دیکە ناساندن بۆ هاوڵاتی بوون لە تورکیا کرێت. بەزۆکو دەستوری چەند مادەیە کە ڕێگرێت لەوەی کە کورد قبول کات. بڵێ تامان کۆمەڵێ مادەمان هەیە نەک بۆ کورد، بۆ هەموو تەواوی پێکاتەکانی تورکیا بە ئیسلامیەکانەوە بە ڕاستڕۆکان بە هەمووی بە تایبەت مادەکانی 1 2 3 4 بە تایبەت، چونکە مادەی یەکەم باس لەوەیە کە تورکیا دەوڵەتێکی کۆماری سیکۆلاریزمی با بڵێن تورکی هەتا دوایی ئەم وەسفانەیە، یعنی بۆ نمونە ڕەوتی ئیسلامی تەواوڕەت کردوێتەوەڵی سیکۆلاریزمە و دەوڵەتە و زمانی تورکی تاکە زمانی فەرمی دەوڵەتە. ئەم ناساندنانی کردو بۆ دەوڵەتی تورکیا لە مادەی 4 ماڵێکی تەنانەت
کەس بۆی نییە پێشنیاری هەمواری ئەم دەستورە بکات. ئەمە تاوان دەستوری 1992 و کاتێکی ئینقلاب کرا ئەوە کراوە و مادەی 66 کە ئەو هەموو هاوڵاتیەکی تورکیا بە تورکدانی وەزائیدن هەموو کۆمەڵێک مادەی دیکە هەیە کە لە دەستەواژەی لاوەکیە بۆ نمونە لە هەڵبژاردننی سەرۆک کۆمارە مادەی 8 عفو مادەی 8 کە باسی هەڵبژاردننی سەرۆک کۆمارەکات باس لەوە کاکە هەموو هاوڵاتیەکی تورک بۆی هەیە دەنگ بدا بە سەرۆک کۆمار کە 18 ساڵ بێ و چی کاتە ئەمەژەبێ بکرێت بە هاوڵاتیەکی تورکایی. ئەم هەموو ئەم مادانە هەن ڕێگرن لە بەردەم ناساندنی کووردا بەو جۆرەی کە هاوڵاتیەکی کووردە و نەتەوەیەکە بەڵام بە تورکیاژی. تۆ بەنزیکی دەزانانی لە سوورەک هەموار بکرێتەوە بەڵێ نەک لەبەر خاتری کورد لەبەر خاتری ئاکپارتی و بەتایبەت ئەردۆگان چکە ئەگەر هەموار نەکرێتەوە ناتوانانی خۆی کاندید بکە کورتیز بەرزدێنێت لەوە کورد بەڵا ئەگەر ئەو ناسانڵی جارێ ئەو مادەی چوارەمە لا ببرێەوە گەورەترین دەستکەوتە بۆ کورد ئەگەر 66ەکە لا ببرێ یا هیچ نەبێ بڵێ هاوڵاتی کورد لە تورکایە ئەوە دەستکەوتێکی گەورەیە. ئێستا زمانی کوردی وەکو دەرسی کوردی وانەی بژاردەی کوردی لە قۆناغی ناوەندیە ئەخوێنرێت منداڵی کورد دەتوانێت هەڵی بژێرێ قسە لەسەر ئەوە کرێ کە ئەم دەرسە بکرێ بە ناچاری و زمانی پەروەردە لە ناوچە کوردیەکانی شا بکرێ بە زمانی کوردی یا با بڵێن زمانی دایک. پاسان دەکەم ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دێنەوە خزمەتە. جارێکتر سڵاوتان لەبێت بە ڕێزان درێژە بە گفتوگۆ کەمان بدەین سەبارەت بە دوا پێشاتەکانی پرۆسی ئاشتی کە سلام بێمە خزمەت بە ڕێزە پێشتر باس لەوە کرد هەم کورد و هەم تورکیا قازانجەکەن لەم پرۆسەیەک بچێتە پێشەوە. تورکیا بڵێن لە ڕووی سیاسی و ئابووری بە قازانجەکەی چیەوە بۆ کوردیش قازانجەکەی چییە؟ بەنسبەت قازانجی سیاسی تورکیاوە ینی هێزێکی زیاتر بە تورکیا بەخشێ بۆ خۆتان نەزان وەک باسم کرد لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و تایبەتیش ڕوخانی سیستەمی سیاسی لە سووریا و هاتنی ترەمپەوە ینی ڕووداوەکان زۆر خێرا ئەڕۆن هەر دەوڵەتێک نەتوانێت زوو لەگەڵ یا خۆی بگونجێنێ ڕەنگە زیانێکی گەورە بکات. تورکیاش بۆک باسمان کردو هەموو جارە لە ناو ناتۆیە دەوڵەتێکی بەهێزە هەتا ئەردۆگان خۆی پەیوەندیەکی دۆستانەی لەگەڵ ترەمپ و حتا لەم ڕۆژانش کە ترمپ داوای کرد کە ئیسرائیل و نەتەنیاهو و ئەردۆگان بتوانن ینی بەدانایی ئەو کێشانەیە لە بینی هەردوو دەوڵەتە چارەسەری بکەن و کێشەی سەرەکی تەرکیزی تورکیاش لە ناو ڕۆژاوای کوردستان لەسەر سووریایە نایەوێت هەرێمێکی تر لەو ناوچەیە قوت بێتەوە کە سوور ئەزانێ پەکەکەیە بێ بە مای مەترسی سەرێشە بووی بۆیە زەختێکی زۆری لە دەسەڵاتی ئەحمەد شەرعوانەکە کە گەمترین مابن بە کورد هەتا دژی کۆنگرەکەی ئەنە کەسە و هەسەدە ئەوانە بوو کە داوای فیدرالی و هەندێک داواکاریان نەبوو بۆیە لە ڕووی سیاسی و قازانجەکانی تورکیا زۆرە. ئەنج ئەگەر پرۆسی ئاشتی سەر بگرێ ئەو وەرەقەیە لە دەستی ئیسرائیل هێنێتە دەرەوە کە چۆن ئێستا لە باشووری سووریا دروزەکانە جوڵێنێ و بڵێن نەئارامێکی لەوێ دروست و ئیسرائیل بە هەمان شێوە لە ڕۆژاوی کوردستانیش کە هەم بەرپرسانی لا مەحمەد و بەرپرسانی ڕۆژاوی کوردستان ناشۆردێتەوە کە پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل هەیە و پیان باشە ئیسرائیل لە ناوچەکە بوونی هەبێ و بۆیە تورکیا لە ڕووی سیاسی وەتوانێت پێگەی خۆی بەهێز بکات و خۆتان نەزان تورکیا ئەوێ لە دووبارە بنیادنانەوەی ژێرخانی ئابووری و فڕۆکەخانە و بواری ئابووری سووریایە ڕۆڵێکی گەورەی هەبێ و قازانجێکی زۆر بکە بێگومان لەمەشە پێویستی بە ئەمریکا بە وڵاتانی ئەوروپا هەیە لەگەڵ وڵاتانی عەرەبیە چوە خۆی ئابوووریەکە ئابوورێکی باش نییە لە ڕووی ئابووریش بۆ خۆتان نەزان و کاگەنۆری ژامەشە بێدا ئەوێ ڕێگەی گەشە لە بەسرە و فاوە ببا بۆ بیبەسێتەوە بێکێتی ئەوروپا بەشێکی بە مەنتیقەکانی ئەو ناوچانە ڕواکەپەکە کاریگەری چەکداری لەسەری ڕۆژاوی کوردستان بە هەمان شێو کاریگەری لەسەری هەیە و ئێستا لە چەمی گابارە و لە چای گابارە نەو دۆزراوەتەوە کە ئەمە داهاتێکی گەورە بۆ تورکیا خۆتان نەزان تورکیا وزەی کەمە و تەنها ینی چانسەکەی ئەوەیە کە جیۆپۆلیتیکی ئاڵوگۆڕ و گۆڕانکاری گواستنی وزەی جیهانی بە تورکیایە تێپەڕێ ئەو لەوە قازانجە بینێ بە ئێرانەوە بە ئازەربایجانەوە بە هەرێمی کوردستانەوە لەوە سوود لە رووسیا و لەوە سوودی وەرگرتووە بۆیە تورکیا ئێوە لە ڕووی ئابووری و قازانجە ئەو مەنتیقانەش کاگ حەکیم لە ڕۆژاوای کوردستانە بەشی زۆری وزەی نەوت و غازی سروشتی بەشی زۆری لە مەنتیقە کوردیەکانە لەژێر دەسەڵاتی هەسەدایە ئەگەر بتوانرێت پرسی کورد چارەسەر بکرێ بە هەمان شێوە ڕۆژاوای کوردستان لەژێر ڕێنمایی ڕاستپاردەکانی عەبدوڵڵا ئۆجەلانە ئەوانیش ناچنە دەرەوە لەوە بە پاراستنی مافەکانی خۆیانە بۆیە تورکیا ئەوێت ینی لەم پرۆسەیە بە زۆرترین قازانجە لە ناخۆی خۆیە ینی ئێمە گەر ئیسرائیل هێساتۆتە ناو سووریا وایە حدود سنووری بە سنووری تورکیاوەیە باشە ئەگەر هاتوو ئەم نائارامی ئەم کێشانە بەردەوام بێت
پرسی کورد چارەسەر نەکرێ یعنی تۆ 15-20 میلیۆن کورد لە تورکیا ئەگەر ینی ببێتە نائارامی کێ کۆنتترۆلێک ینی جاران سووریا نەوعانما ڕاستە ڕژێمی ئەسەد ناکۆک بوو لەگەڵ تورکایە بەڵام هەر نەوعانما جۆرێک لە پێش دروستبوونی هەر ڕۆژای کوردستان کۆنتترۆلی کوردی کردبوو لەوێ دوای ئەوەش توانی بووی هەر جارجار تەعاملی لەگەڵاک مبادرەیە کردەوە سووریا ئەسەد بوو نهاتە پێشەوە کە تەواوی احتیوا و تەرقی پرسی کورددا لەوێ بۆیە تورکیا ئەوێ بە زۆرترین خازان و کەمترین زیان لە ڕووی سیاسی و ئاگوری بێتە دەرەوە پرسی کوردیش چارەسەرکە بەنسبەت کوردیشەوە بەڕاستی وەک باسمان کرد یعنی بارودۆخەکانی خەباتی چەکداری ئێستا ڕۆڵی نەماوە بۆ چوونی بەڕێزت هیچ ڕۆڵێکی نەماوە خەباتی چەکداری ڕۆڵی ماوە بەڵام پەکەکەش ڕۆژاوی کوردستانیش تێگەیشتووە ئەو بەرژەوەندیە ئابووری وزەجیانی کە ئێستا ملمانە لەسەر وزەیە حتا غازیش ئێستا باز لە کانزایەکی ترەکەن باشە کە لە دوای غازیش کە وڵاتانی گەوری جیهانی ئەمریکا و ئەوروپا و تورکیاشەوە کە بیری لێکەنەوە بتوان زۆرترین بۆ خۆیان دەسەبەری بکەن هەرێکی و بەر شێواز و ڕێگایکی خۆی بەنسبەت خەباتی چەکداریەوە تا ئەو قۆناغە کاریگەری هەیە کە تۆ بەنسبەت ینی ئەوروپا وەکو وەرەقەیە بەنسبەت ئەمریکا وەکو کارتی فشارە ئیسرائیلیش کارتی فشارە باشە پرسیارەکەەوەی ئەگەر ئەمانە لەگەڵ تورکیا ڕێکەون یعنی تورکیا هاوپەیمانی ئەمریکا و ئیسرائیلە ئەوان ڕێبکەون لەگەڵ پرسە گنگەکانێک و وزە و پرسە ئەمنیەکان ئێستا بابەتی شۆڵکردنی غەزە مەسەلەی دابڕنی کەناری خۆراوە بۆ سەر خاکی ئیسرائیل ئەمریکا ئەگەر تورکیا بێلایەن کار لەم بابەتەیە کە ئێستا زۆر ڕەخنەشی لێگیرێ و دانیشتوانی غەزە بە گوێرەی پلانەکە نەتۆنیا و ئەمریکا ببرێن بۆ دۆڵی سینا ئەوانە قازانجێکی گەورەیە کامان ئەمریکا بۆیە ینی بابەتی خەباتی چەکدارێکەش تا ئەو قۆناغە تا ئەو ساتە کاریگەری هەیە کە تۆ نەبی بە قوربان نەبی بە کارتێکی فشار و دوای کارتەکە بسووت بۆیە ینی ئێستا کوردیش کاتۆتە پێشەوە پەیوەندی بەوەیە ئەزانێ وڵاتانی زلهێز لە بەرژەوەندی ئابووری و سیاسی و ئەمنیەکانی خۆیان ناتونەتە پێشەوە بۆیە ینی وەڵامدانەوەکە پەیوەندی بۆیە نەبن بە قوربانی ئەجینا هەمومان نەزانانی ینی بەبێ زەمانەتی یاسا بەبێ زەمینەی یاسایی و دەستوری لە تورکیاە چارەسەرکردنی پرسی کورد وەزێمە حاڵە بەڵام بەس بۆ کاگەنەوەی باسی نمونەی کۆڵەمبیای کرد پێشتر ینی پرۆسەکە دەستی پێکرد و دوایی چەکیاندانە ئەوە زمونە هەیە بەرلەوەی پرۆسەکە بەنی بچێتە پێشەوە چەکدانان هەبێ بنبەر لەوە وەڵامی وە بدەمەوە من تێڕوانین یەکەمەیە ڕەنگە ئەم کۆنگرەی پەکەکە لە 5 تا 7 مانگیش گرتی ئەم جۆر و شێواز و میکانیزمی خۆڵوەشانە و چەکدانان زۆر جیاواز بێ ڕەنگە ئەو مۆدێلە کلاسیکیە نەبێت کە بڵێن ئەوە خۆمان هەڵۆشاندەوە و چەکماندانە کە ڕەنگە بەیانی ڕاگەندراوەکە هەبێت تەنها ڕەنگە جۆرێک لە مانۆر تەکتیکی بێت تۆپەکە بخەن و خاچی تورکیا لەبەرەوە ئەگەر کاتی خۆی یعنی زۆر ئۆپشنڵی گرێ و مراهەنە لەسەرۆ کرا کە ڕەنگە قیادەی پەکەکە لە قەندیل قبولی مەسەلەن وتارەکە وەجلان نەکە کە وەختی وتارەکەی وەجلان بوو پەکەکە بە پێچەوانەوە زۆر تاکتیکیانە وەڵامی دایە تۆپەکە قسەقاچی تورکیا دیسان داوای کرد کە داواکاری ڕاستپاردەکانی ئۆجلان لە کۆنگرە بەستن و خۆڵۆشاندنە و چەکدانان جێبەجێکرێ پەکەکە وتی باشە ئەوشمان کرد ئێستا بۆ تورکیا قورسترە پەکەکە تاکتیکیانی شەکانی خۆی کردو ئێستا تورکیا بێ زمینە یاسایەکان ئەگەر گۆڕانکاری دەستوری و تعدیلە ئەگەر مەسەلەی گەڕانەی مافی ئومێد و هیوایە بۆ عەبدوڵڵا ئۆجەلان ئەگەر گۆڕانکاری لە یاساکانی زیندانیکردن و مەسەلەی قەیومەکان و بەردانی پەرلەمانتارەکان بێ ئێستا بۆ تورکیا ڕەنگە بڵێم دۆخە قورسرە ئایا چۆن لە دوای ڕاگەندراوەکەی پەکەکە لەسەر ئەنجامەکانی کۆنگرە و بڕیارەکانیان تورکیا چۆن یەتە پێشەوە و لەم بابەت کاگەنەوە سەبارەت بە وڵاتان هیچ ڕۆڵێکیان هەیە لەو توێژەی ئاشتی وڵاتانی دەرەکی یاخود نێوەندگیرێکەوە سەبارەت بە قازانجەکانشی کاکتۆر باسی ڕۆژاوی کوردستان و باکوور ئەی ئەگەر ئەمە بچێتە پێشەوە هیچ قازانجێکی بۆ هەرێمی کوردستان ئاخۆ یاخود تورکیا لە هەرێمی کوردستان لەو ناوچانە دەکشێتەوە لە ڕاستیا ئەوەندەی بزانم نێوەنگیری ئەم جارەی پرۆسی ئاشتی بریتانیەکان تیا ئاگادارن وەکو چۆن لەو دوو ڕێکەوتنی لە پرۆسی ئاشتی 2023 ئۆسلۆ بەریتانیەکان و نەرویژیەکان حزوریان نەبوو ئەم جارە بەریتانیەکان حزوریان هەیە و پێم وایە بە جۆرە لە جۆرەکان ئەمریکاش ئاگاداری هەیە لە ڕاستیا کاکیم وڵاتانی هاوسەی تورکیا هیچیان ئەم پرۆسیان پێخۆش نییە مەسەلەن وەکو چی وەکو ئێران مەسەلەن وەکو رووسیا پێخۆش نییە نەخێر وەکو رووسیا وەکو قوبرز وەکو یۆناان هیچی ئەمانە ئەم ڕێکوتنیان پێخۆش نییە و هەموو ئەمانە لە پشتی دامی پارتی کرێکارانی کوردستانەوە بوون بە درێژایی دروست بوونی چونکە تورکیا لەگەڵ وڵاتانی سنووری تەنها لەگەڵ عێراقیش کە لە ژێر هەژمونی ئێرانە و پێشتریش هەموو ئەم وڵاتانە بە جۆرە لە جۆرەکان ململانەیەکی ئابووری ئاوی سیاسی اقتصادیان لەگەڵ تورکیا هەیە و یەکێ لە ئەوەی کە پەکەکە هێز وەرەگرێ ئەم ناکۆچیانەی تورکیا لەگەڵ ئەم وڵاتانە و
تەنانەت لە شەڕەکانی چەند ساڵ لەوە پێش ئەرمینیا ڕۆڵی گەورەی هەبووە لە پشتیوانی پارتی کرێکارانی کوردستان بە حکمی ئەو دەخالەتی تورکیا لە شەڕی ئازەربایجان و ئەرمەنستان کردوێتی بە قازانجی ئازەریەکان لەلایەکەوە لایەکتریشەوەیەکە ئۆستاز دیقەت بە تورکیا بەهۆی بوونی پارتی کرێکارانی کوردستانیشەوە لە منتقانە زۆر سوودمەند بووە مەسەلەن لە دو ساڵی ڕابردوو لە جەنگی ئەو پرۆسە سەربار ئۆپراسیۆنەکانی چنگی هەڵۆ و چنگی قفڵ و ئەوانە جگە لەوەی کە هێزێکی زۆری هێناوەتە هەرێمی کوردستان و مەسەلەن لە هەندێک شوێنی وەکو چیای قومری لە ناوچەی بادینان ئاسارێکی زۆری دزیەوە بردووە دەستکەوتێکی گەورە بووە لەوانەیە بە ملیار دلار بخەمرێنرێ لەوێ خەریکی دەرهێنانی ئەم ئاساوارانەیە و خۆشی لەم ماوەیە و گوێتی کە هەندێک نازانم سەرچاوی ترمان دۆزیوەتەوە و لە لایەکشەوە ئەوەیە کە ویستی شنگال بە تەواوی لەژێ کۆنتترۆلی پێکەکە دەرێنێ بەڵام بەهۆی دیسان هەژمونی عێراق لە عێراق هەژمونی ئێران لە عێراق شنگال نایانتوانی هێزەکانی یەپەشە لە شەمەگال دەرپەڕێنن مانەوە کەوتنی شنگال لە نێوان حکوومەت تێرم یاخۆ بڵێن پارتی و بەغداش هەر بۆ ئەو بوو بەڵێ ڕێک بۆ ئەوە بوو تیان هێزەکانی میلیشیا بەڵام ئێراوەتی ئەگەر مەسەن یە بەشە دەرکەنە بێ حشتی شعبی دەرکێ لە سنوورانە لەبەرەوە سەری نەگر خۆ لە ڕاستیە بەشیشیە و بەشێک شێوەیە کە ئێران بەردەوام دەستی بە پارتی کرێکارانی کوردستانەوە گرتووە و لە ماوەی لە 2004 پەشاک دروست بووە 6 ڕوبەڕووبوونەوەی نەبووە لەگەڵ ئێران وەکو کارتی فشار بەکاری هێناوە وەکو کۆنتترۆلی ئەم سنوورانە جاقسەکەوەی ئێستا بێگومان هەرێمی کوردستان قازان زێک دەکە بۆ منە هەرێم ئەگەر ئەم پرۆسی وڵا لە ڕاستیە ئۆپراسیۆنەکان وڵا لە ڕاستیە بێتەوە بێگومان قازانجی زۆرە یانیەکیانەوەی ئەم منطقەی ئارامە بێتەوە و دوایەوە بەشێکی زۆر لەو گوندانە چۆڵ کراون بەهۆی هەژمون و بوونی پەکەکە و ئەو دەخالەتی لەم ناوچانەوە وتم لە ناوچەی هەورامانەوە تاوەکو ئەگاتە فیشخاوت پەکە هێزی هەیە لە سنووری ئەم پارچانەی کوردستان یعنی بە ناوی پەژاک بە ناوی یە بەشە بە ناوی یەپەگە بە ناوی پەکەکە بە ناوی پێدا بە ناوی کۆدار هەموو ئەمانە هەمووشی لە ئەسڵ ئەمانە ئێنەرژی لە پێکەکەەوە وەرەگرن و هیچ هینێکی تر نییە ئەمانە جگە لە پەکە هیچی تر نین بە تەفگەریشەوە کە لە کوردستانی عێراق کارەکە ئەمانە خۆشیان نایشارنەوە کە ئیدۆلۆژی ئەوان ئاپۆیزمە و ئەو ئەوانە بە جۆرە لە جۆرەکان گرێدراون بە پێکەوە چ لە پرۆگرامیانە بیخوێنەوە چ لە لۆگۆکانیانە و چ لە قسەکردن و ئیدۆلۆژیەکەشیانە نایشارنەوەوانە لە ڕاستیە بەنسبەت مەسەلەن ئەگەر دیقەت بێ لە بەنسبەت زۆنی سەوز یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە 2 ساڵە گەماڕۆی گەورەی تورکیای لەسەرە کە داوای کردەوە بە تیرۆمەنداخراوە مەسەلەن ئەمە بۆ یەکێتی نیشتیمانیش باشێتەوە پێ دوای فڕۆکخانەی سلێمانی ئەگەر ئەم پرۆسێ زیاتر بچێتە پێشەوە پێگومان ئەو کاتە مەسەلەن تەحسیل حاصل لەگە پرۆسیە پێکەکە ئەبێ ئەم هێزانەی کە لەم ناوچانە بڵاوی کردوتەوە بیانگەڕێنێتەوە بۆ تورکیا وەحاصل کۆتاییان پێبێنێ و لە سنوورەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەو ململانە تاریخیانەی هیانە لەگەڵ پارتی ئەبێ کۆتایی پێبێنێ وە کێشەی زۆریشی لەو دروستکردەوە پاکەکە زیاتر لە سنووری یەکێتی یان سنووری پارتی وڵا لە ڕاستیە وەکو جوگرافیا ژمارەی بۆ وەکو جوگرافیا باشە وەکو جوگرافیا سنووری زۆنی زەردی زۆرتر بەدەستەوەیە مەسەلەن لە سنووری دهۆک لە هەندێک شوێن 143 خاکی قەزایەکی بەدەستەوەیە لێرە بە پێچەوانەوە لە سیسیلەکانی لە هەورامانەوە لە هەردوو هەورامانەوە بڵاو بۆتەوە تا ئەگاتە مەسەن سەنگەسەر نەخێت تا سەنگەسەر هێزەکانی پێشاک کۆنتترۆلیان کردووە کە لە مەسەن ویلا ئێستا لە شاخی ئاسۆس هەرێمی ئاسۆسی دروست کردو ئەم هەرێمی ئاسۆسە بەرپرسە لە هێزەکانی بە ناو پەژاک لە سنووری هەورامانەوە تا ئەگاتە شاخی ئاسۆس کاڕوانێ بەسەر ئێران و عێراق دوایەوە لێەوە دیسان هێزەکانی هەپەگە و پێکاکە کۆنتترۆلیان کردو لەژێر کۆنتترۆلی هەرێمی میدیا تا ئەگاتەوە سنووری ڕۆژاوە لەوێشەوە دیسان هێزەکانی پێدە کۆنتترۆلیان کردووە بۆ جگەلەوەی کە دەبگەل لێرە دەور و نەخشێکی نیە لەبەرەوە بە کۆتایی بەهات بە سەرکەوتنیە پرۆسی ئاشتیە یەکێتی و پارتی و هەرێمی کوردستانیش بەڕاستی ئارامی بەخۆیەوە تورکیا دەکشێتەوە پێ دوێرە ناوچانی هاتوتە پێشەوە لە هەرێم بەڕاستی بەح مەوزوعێکی قوڵە پێم وانە چونکە تورکیا بەتەناوەکوتم بۆ شەڕی پارتی کرێکارانی کوردستان نهاتۆتە ناوچەکانی بادینان خۆ لە ڕاستیە ڕەگە پارتی دیموکراتی کوردستانیش ناچار بوو بێ وەکو ئەوی کە چۆن ئێستا ئێرانیش لە منطقەیە ڕۆڵی هەیە و لە عێراقیش هەژمون بەڵام قسەکەوەیە پێم وایە تورکیا وەکوتم ئەوەندەی چاوی لە مووسڵە هێشتاش دکتۆرزانە هێشتا وایە غەدری لێکراوە یەکێکە لە ویلایەتەکانی خۆی بەتایبەتی کە سەروەیەکی گەورەی نەوتی هەیە لەوێ و چۆن ئێستا شەڕەکە لە ئاوەکانی سۆماڵ و چۆن دەخالت دەکات لە شەڕی لێوان تەرەفەکانی لیبیا و مەسە ئێستا خەریکی دەرێنانی غازە لە سۆماڵ
ینی پەل بۆ هەموو شوێنێگە هاوێژێ بە تایبەتی کە وزەیەکی هەبێ بە نظری من بەڵام قسەکەم وایە کاک ینی ئەم پرۆسەیە بە ئاسانی بۆ تورکیا جێبەجێ نابێ بە تایبەتی کە وەکوتم ئێران و رووسیا بەم کارە خۆشحاڵ نین مەسەرەن ئەگە قەرار بێ پێەکە هێزەکانی هەڵۆشێنێتەوە پەژاگیش هەڵۆشێنێتەوە پەژاک ئەبێ چی بکە ئەبێ یان ئەو سینناریۆیی کە تورکیا هەیەی جێبەجێ بکە وەکو سوپای نیشتیمانی سووریا بێ بە بەکرێگیرایی تورکیا و دژی ئێران شەڕکە یانە بێ ئەم هێزە لە چنگی پێکەکە بێتە دەرەوە هێزێکی واقعی بێوەکو کۆمەڵە و دیموکرات و دژی کۆماری ئیسلامی ئێران شەڕکە ینی هەرم دوو بەدیلەی هەیە ئەگەر بە قسەی ئۆجالان و پێکەکە بکە ئەبێ بێ بە مرتەزەقە بە هێزێکی وەکو هێزەکانی سوپای سووریا نیشتیمانی کە تورکیا دامیانەکە دژی مەسەلەن پێشووی دژی ڕژێمی بەشار ئەسەد و ئێستا دژی خۆسەری دیموکراسی لە ڕۆژاوی کوردستان لەم حاڵەتە ئێران چۆنە هێڵێ ئەمە بکە بە نظری من ئێران پێی باشە پەژاک لەژێ دەستی پەکە بێتەوە دژایەتی خۆی بکە نەک بێ بە هێزێکی بەکرێگیراوی تورکیا و پەکەکە سنوورەکانی نەئارام بکە یعنی ئاسان نییە هێزەکانی مەسەلەن پەژاک بە ئاسانی لەژێر ئەوەی بڵێن ئێمە خۆمە هەڵوەشاندەوە تاواچیەکەین ئەیکی خۆی هەڵناوەشێنێتەوە چیەکە ئەبێ مەسەن هاوشێوەی کۆمەڵە و دیموکرات ئەو کاتە بە نظری من ئەوە ناتوانێت لەو سنوورانە بمێنێتەوە چونکە ئێستا هەموو ئینرژێک هەموو ئیمکاناتێکی ئەسکەری و سەربازی لە ئاسۆسەوە وەرەگرێ پەژاک لەم سنوورانە سپاس دەکەم دێمە خزمەت مامۆستا سەبارەت بە ئۆپۆزیسیۆن و بڵێن حکوومەتی تورکیا کورد ئەو پەیوەندی چی بەسەر دێ یاخود لەمەدا بۆ هەڵبژاردنەکانی داهات و دەبێت دەم پارتی ئەوانە لەگەڵ ئەردۆغان ڕێ بکەون یاخود چۆن مامەڵە بکەن پرۆسەی ئاسیی کارگیرێکیشی دەبێت لەمڕۆ طبعاً بە درێژایی چەند ساڵی ڕابردوو لە دوای تێکچوونی پەیوەندەکانی هەدەپە و ئاکپارتی و دوای هاوپەیمانی ئاکپارتی لەگەڵ مەهەپەیە هەدەپە و هەموو حیزبانی کە هەڵقوڵای با بڵێن بەرەی خەباتی کوردایەتین خەباتی سیاسی و پەرلەمانی کوردایەتین لە باکووری کوردستان لەگەڵ بەرەی ئۆپۆزیسیۆنە بە جۆرێ لە جۆرەکان هاوپەیمانی و هاوکاریان هەبووە بەڵام ئۆپۆزیسیۆنیش لەلایەک لەبەر کۆمەڵێک بنەمای فکری و ئایدۆلۆژی خۆی لە هەمان کاتە بەهۆی ترسی لە ئەو پروپاگەندانەی بەرەی دەسەڵات و ئاکپارتی وەک پێویست نەهاتۆتە پێشەوە لەگەڵ هەدەپە و دەمپارتی و یا حیزبە کوردیەکانی دیکەیە لە ئێستاشە بەڕای من دەمپارتی کەوتۆتە نێوان دوو بەرداشەوە یا ئەوە نیە بە ئەوەی بەرەی ئۆپۆزیسیۆن هەڵبژێری و بەردەوام ببێت لە ئۆپۆزیسیۆن بوونی خۆی یاخود ئەچێتە بەرەی دەسەڵاتەوە تەوان ئێمە ناتوانین مطلقاً بڵێن یا دەوڵەتی تورکیاش ناتوانێت بە دەمپارتی بڵێ یا ئاکپارتی و ئەردۆگان ناتوانن دەمپارتی ناچار بکەن کە بچێتە بەرەی دەسەڵات و بڕاتە ناو هاوپەیمانی کۆمارەوە بۆ لەبەرەوەی با بڵێن پرۆسی ئاشتی دەوڵەتی تورکیا لەگەڵ پەکەکەیە لەگەڵ دەمپارتیان نییە ڕەنگە دەمپارتی یا کۆمەڵێک بەرپرسی دەمپارتی وەکو پەروین بۆڵدان و سڕ ڕستورەیە ئەوانە ڕۆڵیان هەبوو بێ لەم پرۆسەیە بەڵام دەمانای ئەوە نییە دەمپارتی بڕاتە ناو هاوپەیمانی کۆمارەوە ئەتوانێ ئۆپۆزیسیۆن بوونی خۆی بەردەوامی پێبدا بەڵام قسەکە لەسەر ئەوەیە دەمپارتی و هەدەپە تا ئێستا لەگەڵ بەرەی ئۆپۆزیسیۆنە چیان دەستکەوتووە چ دەستکەوتێکیان هەبووە چیان قازان پێم وایە هەر هیچ نەبێت لەگەڵ دەسەڵات تا بێت ڕەنگە کۆمەڵێک دەستکەوتیە بێت لە ڕابردووە پشتیوانی بێقەید و مەرج تا ڕادەیەک زۆر بێقەید و مەرجی کەمال کلیژداڕۆغڵویان کرد لە هەڵبژاردنەکانی 2023 نزیکەی لە 170 دەنگدەری کورد لە 170 بۆ 80 دەنگدەری دەمپارتی کە من بەداتا بڵاومان کردەوە لە تورکیا ناسیە بەداخەوە ئێستا ڕقەمەکانم بەتەواوی لەلانیە دەنگیان بە کەمال کلیژداڕۆغڵوودا لە گەڕی یەکەمی هەڵبژاردنە و دەریژ نەچوو لە گەڕی بۆ گەڕی دووەم کەمال کلیژداڕۆغڵوو چوو چی کرد هاوپەیمانیە ڕێکەوتنی لەگەڵ پارتی زەفەر و ئومێد ئۆزداغا بەست و ڕێکەوتنێکی کرد کە میت و ئەگەر ببێ بە سەرۆ کۆمار سەرۆکایەتی میت و وەزارەتی ناوخۆدا بەم ئومێد ئۆزداغا کە لە دەوڵەت باخچەلی زۆر نەژات پەرستر و زۆر ڕەگەز پەرسترە و زۆر دژی کووردە ئابەم جۆرە کەواتە هاوپەیمانی کورد لەگەڵ بەرەی ئۆپۆزیسیۆنە بە تایبەت لەگەڵ جەهەپەیە شتێکی وای لێ سەوز نابێت جەهەپەیە کە هەڵقوڵاوی ئایدۆلۆژیا و فکری کەمال ئەتاتورک و بەرەی بە جۆرە لە جۆرەکان ناسیۆنالیست و ڕەگەزپەرستی و چەپڕەوی تورکی بێت تەنانەت دیقەت بدەن لە خۆپیشاندانەکانی دوای دەستگیرکردنی ئەکرێمی مامۆغڵوو لە ئیستانبوڵە تاوان هاوکات بوو لەگەڵ ئاهەنگی نەورۆزات یەک دوو ڕۆژێک پێش و پاشیان هەبوو کۆمەڵێک کورد گەنجی کورد ئەڕۆن لە ئیستانبوڵە بەشداریەکەن لە خۆپیشاندانەکان بۆ پشتیوانی لە ئەکرەمی مامۆغڵوو بەڵام لە لافیتەیە بە کوردی کرمانجی بە پیتی لاتینی نووسیویانە ئازادی بۆ ئیمامۆغڵوو بۆ نمونە نەڤرۆستان پیرۆزبێ ئەمانە
دەنگدەر یا پشتیوانانی دیکەی جەهەپە ئەمانە دەرەکەن لە ساحی خۆپیشاندانەکانە. مەنسووریاواش ئاڵای کوردستان بە دەستەواژەکەی خۆیان بە پاچاوراناوە بە کەمانەکەیانی تەواو پەڕۆیەکی هەتا بڵێ پیسی بێمانە کە بەکەڵکی هیچ نایە بۆ گەنی کردووە بەم بجۆرە ناوی ئەبا ئەمە کێ بەرپرسیکی بەرەی ئۆپۆزیسیۆن کەواتە لە دۆخێکی ئاو هایە هاوپەیمانی لەگەڵ بەرەی ئۆپۆزیسیۆنە قیمەتێکی وهای نابێت تەنانەت تۆ لە دۆ خۆکای ئەگەر هاوپەیمانی لەگەڵ بەرەی ئۆپۆزیسیۆن بکەیت مەترسیکی گەورەی دەسەڵاتی لەسەر سرە بۆ نمونە لە هەڵبژاردنەکانی 2024 سەرۆکایەتی شارۆوانیە دەم پارتی لەگەڵ جەهەپەیە هاوپەیمانی ئەوەی ڕێکەوتنی شاری کرد کەن ئوزلاژسل لەسەر ئەو بنەمایە کۆمەڵێک کاندیدی دەم پارتی ڕۆشنە ناو جەهەپەوە لەسەر ئەو بنەمایە بوون بە سەرۆک شارەوانی یەکێک لەوانە دکتۆر ئەحمەد ئۆزێر بوو کە کەسایەتیکی تایبەتی دەم پارتی کووردە لە باکووری کوردستان بوو بە سەرۆکی شارەوانی قەزای ئەسەنیود لە ئیستەمبوڵە کە یەکێکە لە ڕقەمەکانی ئیستەمبوڵ کاریگەری زۆری هەیە بەڵام بە تۆمەتی ڕێکەوتن لەگەڵ جاپەیە ئەم پیاوە لابرا دەستگیر کراو لە زیندانایە تۆمەتی ئەنواوە شکاڵی بۆ دروستکرا تەنانەت یەکێک لە تۆمەتەکانی ئەکرەمی مامۆغڵو بریتە لەوەی کە بەشدار بووە لە ڕێکەوتنی جەهەپە لەگەڵ دەم پارتیە بەم نەسە نا بەڵامەڵێ لە ڕێکەوتنی شار کە ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنی نێوان دەم پارتی و جەهەپەیە واتە هەر هاوپەیمانیەکی دەم پارتی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی لەگەڵ بەرەی ئۆپۆزیسیۆن و لەگەڵ جەهەپەیە جیا لە ململانی ئایدۆلۆژیەکە ئەم مەترسیی دەسەڵاتیشی لەسەر دروستەکات کە دەسەڵات دەتوانێت لە ڕێگەی یاساوە لە ڕێگەی کۆمەڵێک بڕگەی یاساییەوە ئەمانە بە تۆمەت وەکو تۆمەت لەسەر دەم پارتی و بەرپرسانی کورد حسابی بکات و ڕاپێکی زیندانیان کاتمان کەم بەوەس پێشبینی دەکەی ئەنێ ڕێکەوتنە بکرێ هەم بۆ هەمواری دەستور و هەم ئەردۆغان بێتەوە سەر کۆمات و هەم شتی یاسایی لە پەرلەمانی تورکیا دەرچێت بۆ کورد بەڵێ ئەوەی لە ئاستی جیهانی نێودەوڵەتی ئاکرێ بەڵێ بوونەوە بە سەر کۆماری ئەردۆگان مەگەر تەنها خوای گەورە خۆی ڕێ لێ بگرێ و بمرێتیان تووشی نەخۆشیەک بێن نەتوانێت سەرۆکایەتی ئەجینا بە دەستور بێت بە هەڵبژاردن بێت بە تاکڕەوی بێت بە هەر جۆرێک بێت ئەردۆگان سەرۆکۆماری تورکایە نەک سەرۆکۆمارە توانین بڵێن سەرۆکی تورکایە هەتا ئەو دقەی بتوانێت هەتا ئەو دقەی بتوانێت ئەردۆغان سەرۆکۆماری تورکایە و بەڵێ کۆمەڵێک گۆڕانکاری ئەکرێ بەڵام نەک ئەوەی ئێمە چاوەڕێبین کوردی باکوورۆک و کوردی هەرێمی کوردستان نە فیدراڵی نە ئۆتۆنۆمی هیچ شتێکیان دەست ناکەوێت بەڵام ڕەنگە تا ڕادەیە کۆمەڵێک ماف لە ڕووی زمان لە ڕووی ئەو ناساندنی نەتەوایەتی یعنی وەکو کورد ئەو مافە کولتوری و کۆمەڵایەتی و ئەو شتانە بۆ کورد فراهەم ببێت و قەیومەکان ئەوانەی کە تەمان پرۆسەی دانانی لابردنی سەرۆک شارەوانی ڕاگیراوە و قەیومیش دانانرێ بڵێ چکە ئەو گۆڕانکاریانە بە تایبەت لە یاسای سزادان لە یاسای تیرۆراکە هەموار بکرێ ئۆتۆماتیکی زۆرێک لە هەموار دەکرێتەوە بۆ یاساکە چۆن یاسای تیرۆر هەموار دەکرێت ڕەنگە یاسای تیرۆر هەر نامێنێت چکە ئێستا هەوڵی ئەوە هەیە پرۆژەیەک بە ناوی تورکای بێت تیرۆر ئامادە بکرێت کە ئەمە پرۆژە یاسایەکی تازە بێت لەم چارچێوەیە زۆرێک لەو سەرۆک شارەوانی و پەرلەمانتارانە هەتاوەکو دەمیرتاشیش بڕات ئەمانە هەمویان بە جۆرێ لە جۆرەکان چارچێوەیەکی یاساییان بۆ بدۆزرێتەوە ئازاد بکرێن بەڵام دەمیرتاش و کۆمەڵێک کەسایەتی هەیە زۆر قورسە بەشداری سیاسیان پێسیارم سەبارەت بە قەندیل لە ڕۆژنامەکانی تورکیا یاخود ئەوەی زانانی دەستگە هەواڵگیریەکان بێن لە ڕۆژنامەکان بڵاوکرابێتەوە لە تورکیا وەکو هێزەکانی پاکەکە لێبوردنی گشتیان بۆ دەدەکرێت سەرکردەکانیان قۆمەڵێک پرسیارە قەندیل چی بەسەردەی طبعاً هیچ زانێرێک دزەی پێکراوە هیچ شتێک لەسەر ئەوە نییە کە ئایا تورکیا ئەکشێتەوە هیچ ئەسڵەن باس و خواز نییە تورکیا بکشێتەوە و ئەوەی کاگەنۆریش باسی کرد تاوان کە ویلایەتی مووسڵ وریابینەوەی کە تورکیا خەونی پێوە بینێ مووسڵ لەوانەیەمە تەنها مووسڵ خۆی بڵێنیا کەرکک بەڵام ئەوەی تورکیا دایناوە لە مووسڵەوە دێت هەتاوەکو هەڵەبجە هەتاوەکو خانەقین بە حەقی خۆی ئەزانێ وەکو بنەمایەکی یاسایی طبعاً هەڵەبجە ئەوانە بەڵام تا ڕادەیەک لە ڕووی دیفاکتۆ تورکیا دەستی لە سلێمانی و هەڵەبجە ئەم ناوە شۆری وەچکڵێ قەینابا بۆ یەکێکتر بێ بۆ ئێمە نەبێت چەکدارەکانی طبعاً لێبوردنی گشتی ئەگەر هەموارە دەستوریەکە بکرێ بەڵێ کۆمەڵێک یاسا هەیە یاسای سزادانی تورکی یاسای لە ناوبردننی تیرۆر ئەم یاسایانە هەمووی هەموارەکرێتەوە بە جۆرێک هەموارەکرێتەوە کە
تا ڕادەیەک تا ئاستی ناوەندی بەرپرسانی پەکەکەیش بە ئاسایی بڕۆنەوە تورکیا و لێبوردنیان بۆ دەربکرێت و ئاسایی دەستپێنەوە بە ژیانی خۆیان بەڵام کۆمەڵێک بەرپرسی باڵای پەکەکە هەیە بەرپرسی باڵی سەربازی ئەڵێم نەک سیاسی کۆمەڵێک بەرپرسی باڵای سەربازی تورکیا هەیە مەحاڵە ڕێگەیان بدرێت بەڵێ ببوورەهی پەکەکە ڕەنگە ئەوانیا هەر لە هەرێمی کوردستانە بمێنەوە یاخود بچنە ئایا ڕۆژاوە بێ ئایا بچنە ئەوروپا مافی پەنابەری سیاسیان بۆ فراهەم بکرێت بە جۆرە لە جۆرەکان حەلی ئەو کێشەیە گەشتبینی بە پرۆسەکەیە بەڵێ گەشتبینم بە پرۆسەکە بەڵام بە جۆرێک تەنها بۆ ڕۆژاوای کوردستان و هەرێمی کوردستانە بۆ باکووری کوردستان ڕەنگە با بڵێن خاوبوونەوەیەک لە ڕووی ئەو زوڵمەیە با بڵێن ئەو دۆخەی توندەی بۆ سەر کورد هەیە خاوبوونەوەیەک دێتە کایە و جۆرێک ماوەیەک چەند ساڵێک دۆخەکە ئاسایی بێتەوە بەڵام لە دوای ئەوەوە بڕواناکەن زۆر درێژە بکێشێت. سپاس دەکەم کاکتور و پرسیارشم بۆ بەڕێز پێ دوای پرۆسەکە سەردەگرێ یاخود جگە لە لەمپەری بڵێن هەرێمایەتی لە ناو خۆی تورکیاش هەمووان هاوکارن بۆ ئەوە لە ڕاستیا پێشبینیکردن تۆزێ قورسە بەڵام ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا ئۆپۆزیسیۆنیش لەگەڵ ئەمایە چکە ئەوانیش ئەنی نەوەنما بانی بە جیاوازی گوتار و مەسەلەن هەندێک ڕەخنەوەەوە بەڵام ئەوانیش نایانەوێ مەسەلەن گرفتێک چکە بابەتی مۆزوعی پرسی کورد هەمووی لە کاتی هەڵبژاردنا سوودی لێ بینێ جا پە سوودێکی زۆری لە ڕابردودا لێ وەرگرتووە بۆیە ئێستا ئەوانیش نایانێ مەگە تەنها ئی پارتی ئەوان کە هینێکی قەومیان هەیە تۆزێک دژی بنەوەوانە ئەجینا ڕەنگە لە ناوخۆی تورکیایە بۆ شێوەیە گرفتێکی وای بۆ نیێتە پێش بە تایبەتیش کە ئەو پەیمانی دەسەڵاتدار بەهێزە مەسەلەن تاوەکو ئێستا ینی مانەوەی خۆی لە دەسەڵاتدا پاراستووە بەڵام ئەوەشی کێ لە دەرەوە ینی ئێستاەوەی کە مەترسی بێ رووسیا وێران و ئەوانەی ئەوانە پێگەیان و نفوزیان لە مەڵتێقەکە لاواز کراوە ئەوەی کە ئێستا هەژمونی ئەمریکا ئیسرائیلە فەڕەنسا ئەوێ بگەڕێتەوە لە ڕێگەی ڕۆژاوای کوردستان و پشگیریکردنی کوردەوە بگەڕێتەوە بۆ ناو ئەو حساباتی کە نەوعانما ئاوت کرابوو لە سەردەمی ئیدارەی دۆمی ترامپ ئەوروپا تۆزێک فەرامۆش کراوە پژوێخرا و فەڕەنسا لەو ڕێگەیە جارێکتر بگەڕێتەوە پێ ناچێت لەبەری ئەو تەوژمایی کە ئێستا هەیە هەمووی ڕەنگە بە قازانجی چارەسەرکردنی پرسی کورد بێ هەرێکێک لە چارەسەرکردنی پرسی کورد قازانج ببینێ هەم هاوپەیمانەکان کە تورکیایە لە کێشەیەکی گەورە نەجاتێ بێ هەم لەم لاشەوە کورد کە وەکو دۆستێکی خۆیان بە تایبەتی لە ڕووی سەربازی چەکداری و مامەڵی لەگەڵا مامەڵیان لەگەڵا کردو مامەڵی لەگەڵاکەن بگاب بە هەندێک لە مافەکانی بۆ ئەوانیش جۆرێک لە ئارامی سەقامگیری کە دوجار بەرژەوە دیابووریەکانیان دەسەبەر بێ بۆ ئەوانیش قازانج ئەوانیش کە وکوتمەوانی کە ئێستا پرۆژەکانیان لە پێشەوەی و لەسەر ئاستی جیهانی بەهێزن لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و لەم ناوچێکە کوردیتایە بۆ ئەوانیش قازانج کاگەنەوەگە بەڕێز شتێکت ناوێ سەبار لەگەڵ مامۆستاش باشمان چارنووسی هێزەکانی پەکەکە جارە ڕوون نییە و ئالیە توشتانە ئوستاز من بۆ خۆم پێم وایە ئەم پرۆسەیە بە قازان فقط بەو خواستانی تورکیا چێتە پێش نەگەوەی کە کوردەیەوێ یا خودی پەکەکەژەیەوێ بەڵام ئەگەر ئەو ڕاگەان نسبێنی پەکەکەیدا ئەبێ وازەح بێ نەگەوەی کە مماتەڵی پێ بکا و بڵێ ئاو ینی تورکایەوێ ئەو ڕاگەانەی کە ئەیدا ئەبێ وازەح بێ و چەکدانانی دیابێ و پێکەکەی تر ناوی خۆی بگۆڕێ لە پارتی کرێکەکانی کوردستان و کۆمەڵ باشە کوردستانەوە بیگۆڕێ بۆ ناوێکتر تا ئاجێتەوە ناو پرۆسە ئاشتی ئەویش لە باشترین حاڵەتە لە ناو تورکایە ئەبێ حەزبێکی لە قۆناغیکەم ناوکی خۆیان دەگۆڕن ئەبێ پێگووانە بنای خۆیان گۆڕن خۆیان هەڵوەشێنەوە چەکدانێن هەموو ئەوانە بێت تورکیا ئەمانەی نایێتەکە دیارە چەک ڕادستی کێ دەکەن تورکیا ئەو خۆی ئەزانی پێم وایە تورکیاوێت ڕەنگە هەرێمی کوردستان ئەم ڕۆڵە بژێڕێ پێم وایە ڕەنگە بێ باشترین شت ئەوە بێ هەرێمی کوردستان دەخالت بکات لەم بابەتەیە بەو پێی هێزێکی زۆر بەشێک لەمانە دۆستن ئەوانە بەهەرحاڵ ئەم پرۆسەیە بەو خواستی ئێمە بەخواستی ئەم چوارەمانەیە بەخواستی گەلی کوریا بەخواستی سەرکردایەتی پەکە ناچێتە پێشەوە بۆیە لە هەر حاڵدا بە نظری من ئەوەیەکە ڕەنگە چەند هەنگاوێکی کەم بنێ تورکیا بەڵام مەسەلە یاسای تیرۆریش دەرکا ئەم 116 کەسەی کە بە ناوی جەمیل بەیک دەست پێیەکە و بە ناوی فاتمە نارجین کۆتایی دێتە 116 کەسن ئەوەندەی بزانم تورکیا ئێستا خەریکی ئەوەیە لەگەڵ ئەلبانیا ڕازیکە نەقلیانکە بۆ ئەوێ وەکو چۆن سازمانی مجاهیدینی خەڵکیش نەقلکران بۆ ئەوێ لە سەردەمی هاتنی شیعەکان ئەمە یەک دووهام ئۆجالان لە هەر حاڵدا لە ژێری قامەیەکی جەبری لە ماڵێکا دانێن بۆی کار بکە بەڵام هەموو ئەم پرسانە بە نەزەری من تورکیا ینی پێکاکە کۆتایی پێ نایە
پێکاکە لە هەر حاڵدا باڵێکی ئەمێنێتەوە لە هەر حاڵدا پەژاک باڵێکی ئەمێنێتەوە لە هەر حاڵدا ئەگە فشار زۆر لەسەر سووریا بێ لەژێر ئەم زەختەیە دەرەچێ سەر بەخۆی خۆی ڕاگەێنێ چکە بە ئاسانی بەدەست ناتوە ڕاستە پێکەکە لە پشتیەوە بووە هەموو ئینەرژێکی خۆی سەرف کردو دامی کردووە بە نظری من کارێکی تورکیا یعنی قسەکەوەی کاکەکەیم تورکیا جددی نییە لەم پرسەیە ئەوێ ئەم مەترسی کە لە سەرەتی ئەم دەستکەوتانە بۆ جەرانەوەدا هاتۆتە پێشەوە نێنیەکەی بەبێ لە پارتی کرێکارانی کوردستان پرسی سپاس دەکەین کاکەمە حوسێن مامۆستا ئەحمەد سیروانی و دکتۆر سەلام عەبدولکەریم سوپاسیان بەدەبوونتان دەکەین مادومان کرد سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ